کوردی دەنگی ئەمریکاوە بەردەوامین لە پێشکەشکردنی ڕووماڵی تایبەتی وتاری ساڵانەی سەرۆکی ئەمریکا. یەکێک لە پرسیارەکانەوەیە بۆچی ئەم وتارە گرنگە. لەم ڕووماڵە تایبەتی بەشی کوردی دەنگی ئەمریکادا میوانداری دکتۆر سەلاحەدین ئەحمەد مامۆستای زانکۆی یونیەن کۆلیژ دەکەین لە ئەستانی نیویۆرک. دکتۆر سەلاحەدین سپاس بۆ ئامادەبوونت. هەر بە هەمان پرسیاریش دەست پێ دەکەین. بۆچی ستیت ئۆف دە یونیەن گرنگە بێجگە لە شیکەرەوەی سیاسی، بێ لە چاودێری سیاسی، بێ لە سیاسەتمەداران بە ملیۆنان خەڵکی ئەمریکاش چاو لەم وتارە دەکەن و گوێی بۆ ڕادەدێرن. بەڵێ لە ڕاستیە زۆر سپاس کاک بڵێن بۆ میوانداریەکە. لە ڕاستیە ئەم وتارەی ئەم شەو کە جاریوە تۆز زووتریش بە مانگەیە دوو مانگ زووتر ئەدرێ بە شێوەیەکی گشتی نەریتێکە کە زیاتر تەرکی زەکات سەر با بڵێن سیاسەتی ناوخۆیی، بۆ نمونە ڕەوشی زیندگی خەڵک بە گشتی، ڕەوشی ئابووری و سەرکەوتنەکانی ئەو ئیدارەیە کە با بڵێن قەڵەمڕەوە لەو کاتەیە ئەمانە زیاتر با بڵێن ڕۆشنایە نەخرێتە سەر، زیاتریش قسەکردنە بۆ خەڵک لەبەرەوە با بڵێن هینێکی تا ڕادەیەک مۆرچێکی کەمتر ڕسمی با بڵێن بێرۆکراتی دامەزراوەیی هەیە و زیاتر جۆرێکە لە دروستکردنی فەزایکی با بڵێن دۆستانە لە نێوان سەرۆکی ئەمریکاوی دارەکەی لەگەڵ خەڵکی ئەمریکا بەگشتی. بۆیش زۆر عادەتەن تەرکیز دەخرێت سەرەوەی کە سەرۆکی ئەمریکا بۆ نمونە چەندێک پشتیوانی هەیە لە سەرانسەری وڵاتە بە هەمان شێوە لە سەرانسەری با بڵێن گروپ و چینە کۆمەڵایەتیەکانیشە. بەڵێ بێگومان سەرۆک بایدن ئەم شەو با بڵێن پاش نزیکەی 35 خولێکی تر بە دڵنیاییەوە ئاماژە بە هەندێک لە دەستکەوتەکانی ماوەی ئەم ساڵی ڕابردووی سەرۆکایەتەکەی خۆی دەکات. بەڵام پرسیارەکە لەوەدایە ئایا ئەمە متمانە بە سەرۆک بایدن زیاتر دەکات لە ناو دەنگدەرانی ئەمریکادا یان هەروەک خۆی دەیەڵێتەوە؟ لەو باوەڕیانیم فەرقێکی ئەجگار گەورە بکەوە بە شێوەیەکی گشتیش هەڵبەت ئەم وتارە نابێتە هۆی ئەوەی کە با بڵێن فەرقێکی گەورە دروست بێت لە ڕووی پشتیوانی جەماوەریەوە. لەگەڵەوە شابێ ئەوەشمان بیر بێ کە ئێستا پشتیوانی جەماوەری بۆ سەرۆک بایدن لە ئاستێکی خوازراوە نییە، با بڵێن کەمترە لە پێویست. بۆچی دکتۆر سەلاحەدین بۆچی ئاستی پەسەندکردنی کارەکانی سەرۆک بایدن لە کەمی داوە بۆ؟ بەڵێ دیارە ئەوە زۆر هۆکاری هەیە. بەشێکی ئەوەیە کە پەیوەندی بە با بڵێن هەر ئەو قەیرانەوەیە کە بۆ هۆی کۆڤید-19 دروست بوو لە ماوەی 2 ساڵی ڕابردووە، ئەو پەستانەی کە لەسەر ئابووری دروست بوو، مەسەلەی هەندێک ئەو خەڵکانەی کە نیگەرانن با بڵێن لە بڕیارەکانی ئیدارەی بایدن سەبارەت بە فەزای گشتی، سەبارەت بە ڤاکسین، بە ماسک، تا دوایی کە چونکە وەک خۆتەزانی بزوتنەوەیکی تا ڕادێک فراوانی کۆنسەرڤەتیڤەکان هەیە دژی ئەو جۆرە بڕیارانە کە گوایە ئازادی تاکە کەسی ئازادی کۆمەڵاتی بگشتی سنووردارەکەن. ئەمانە بەشێکیان بەشێکیشی ئەوەیە کە هەڵبەت جۆ بایدن سەر بە با بڵێن مەدرسەیەکە کە زیاتر باوەڕی بە ڕۆڵێکی جیهانگیری وڵاتی گرتوەکانی ئەمریکا هەیە. بەڵام ئەو ئێستا ئەو مەسەلەیە زۆر فەرقی کردووە، زۆر کەمتر لە جاران بەوا چێ کەمتر لە هەر کاتێک کە من تۆ بیرمان بێ ئەو مەسەلەی با بڵێن پشتیوانی هەبێت لە نێوان خەڵکە، زیاتر خەڵکی ئەمریکا بەوا چێ
کە بیانەوێ تەرکیزی با بڵێن ئابووری و سیاست و تەنانەت سیاستی گشتی زیاتر لەسەر باشکردنی بژێوی خەڵک و ئابووری وڵاتی گرتوەکان خۆی بەڵێ باشە دکتۆر هەموو ئەمانی کە جەنابەت ئێستا باست کردن ئەکرێ وەکو پێوانەیەک داینین بۆ هەڵبژاردننی مدتێرم کە ئەم ساڵ لە ئەمریکادا دەکرێت ئەم هەڵبژاردنە ئەڵبەتە گرنگێکی تایبەتی خۆی هەیە کە ئەگەری زۆرە هاوچێشەکانی ناو کۆنگرێسی ئەمریکا بە ئەنجومەنی نوێنەران و بە سیناتی ئەمریکاشەوە گۆڕانکاریان بەسەردا بێ. بەڵێ ئەو هەڵبژاردنەی کە بەڕێوەیە دیارە ئەگەر وا بڕوات بە هەم لە هەموو حاڵتێکە لیبراڵەکان ئەبێ باشتر ئەبێ شتانێک بکەن کە دەنگی زیاتریان هەبێت ئەجینا مەترسیەوە هەیە بەڵێ کە یەکێ لە خانەکان یا هەردوو خانەکە وەکو زۆرینە لە دەست بدەن ئەوە بە دیوەکەی تریشاوەکو وەزانی جۆرێکە لە متمانەدان یا متمانە کێشانەوە هیچ بە شێوەیەکی ڕەمزی لە جۆ بایدن و ئیدارەی خودی جۆ بایدن لەبەرەوە ئەو مەسەلانە با بڵێن خستنە ڕووی سەرکەوتنەکانی ئەم ئیدارەیە لەم کاتەیە ئێجگار گرنگجیکی تایبەتی هەیە بۆ ئەم ئیدارەیە و بەگشتی بۆ لیبراڵەکانیش لەو ڕووە و لە ڕووی با بڵێن ئەو هەڵبژاردنانەوە کە بەڕێوە. بەڵێ دکتۆر سەلاحەدین لەسەر وەختی هەڵمەتەکانی هەڵبژاردندا هەروەها لە یەکەم وتاریشیدا لە بەردەم کۆنگرێس پاشەوەی کە 100 ڕۆژ تێپەڕی بەسەر کارکردنی داوەکو سەرۆکی ئەمریکا چەندان جار سەرۆک بایدن جەختی لەوە دەکردەوە کە کلێنی ئەو بۆشایی کەوتۆتە نێوان کۆماریەکان و دیموکراتەکانەوە لە ئەمریکادا ئەو پڕی هەوڵی خۆیەدا ئەو کلێنە ئەو بۆشاییە پڕی بکاتەوە بچووکتری بکاتەوە و ئەو دابەشبوونەی کە لە ئەمریکادا هەیە بەرەو نەمان بیبا. هەڵسەنگاندنی تۆ چییە؟ سەرۆک بایدن توانی ئەمە بکە؟ بەڵێ دیارە یەکێک لە کارامەیەکانی یەکێک لە بەهرە سەرەکیەکانی جۆ بایدن وەکو سیاسەتکار ئەو مەسلەیە کە میان ڕەوە وەکە لە هەمان کاتیشە لە مەسلەی نێوەنگیریە بە شێوکی مێژووی هەڵبەت یەکێک لە لیبراڵە هەرە لێهاتووەکانە لەو بوارەیە و تەنان لە بواری با بڵێن بەگشتی لە بواری دیپلۆماسیشە. بەڵام ئێستا بەرەو کاتێک ڕۆیە با بڵێن چوونەتە سەردەمێکی ئێجگار جیاوازەوە لە ڕووی هیچ نەبێت لە ڕووی سیاسەتی دەرەوە و لە ڕووی هەڵسوکەوتی با بڵێن کۆنسەرڤەتیڤەکانەوە ئێستا بە شێوەیەکی مێژووی وە کۆزایی کۆنسەرڤەتیڤەکان زیاتر با بڵێن ڕۆڵێکی تا ڕادێک تونتریان هەبوو یا با بڵێن هەڵوێستێکی تونتریان هەبوو کە هاتە سەر مەسلەی با بڵێن بربەرەکانی سەرەکی نێودەوڵەتی کە بە شێوەیەکی تایبەتی لەگەڵ رووسیا ئێستا و پێشتر یەکێتی سۆڤێت واروەها چین. ئێستا لە دوای ساتە وەختی ترۆمپەوە و بەربڵاوبوونەوەی ترۆمپیزم لە ناو با بڵێن بە شێوەیەکی سەرەکی جەماوەری کۆنسەرڤەتیڤەکانە بەوە ئەچێ ئێستا ئاراستەیەکی تر زیاتر سەردەست بێ ئەوەشەوەیە کە زیاتر دەنگێکی زۆرتری خەڵک و هەندێک لە سیاسەتمەدارانیش بەهۆی ترسیەوەی کە دەنگ لە دەست بدەن زیاتر خەریکە ئەو هاوکێشەیە هاوپێچەوانە ئەبێتەوە. لەبەرەوە ئەو ڕۆڵەی کە بایدنەی بینێ لە نێوەنگیریە ڕەنگە ئەنجامەکانی کەمتر بێ لەوەی کە چاوەڕوانیە کرد. بەڵێ دکتۆر سەلاحەدینیی لە پرسەکانی تر ئەوەیە بە تایبەتی بۆ هەڵبژاردننی مدتێرم ینی پێشتر دەگوترا ئەنجامی هەڵبژاردنەکانی ستانی ڤرجینیا دەبێتە پێوانەیەک بۆ هەڵبژاردننی مدتێرم.
ئەگەر ئەمە ڕاست بێ ئەگەر ئەمە دروست بێ ئەتوانین بڵێین هەڵبژاردنەکانی میدتێرمیش دەبنە پێوانەیەک بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی لە ساڵی 2024دا؟ بەڵێ هەڵبەتەوە بۆ چوونە گشتیەکەی بۆیش ئەمە با بڵێن ڕۆڵێکی ئەجگار گرنگ و بناغەیی هەیە ئەم هەڵبژاردنانەی کە بەڕێوەن بەڵام لەگەڵەوە شاومان بیر بێ کە بە تایبەتی ئەم جارە جیهان لە بەگشتی و ئابووری جیهانی تەنانەت ئابووری وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاش بە تایبەتی لە شوێنگەیەکە لەنگەری بەستووە بڵین کە زۆر چاوەڕوانی کرێشت زیاتر حسابی پێشتریان بۆ نەکراوە یەک لەو مەسەلە هەرە سەرێکیانە هەرو قەیرانەیە کە پێشتر باستان کرد لە بەرنامەکەتانە وەش کە پەیوەندی بەو پەلامارەی رووسیاوە هەیە لە یوکرین ئەمە شتی چاوەڕوان نەکراوی ئەشێ لێ بکەوێتەوە و ئەشێ کاریگەری ئێجگار فراوانی هەبێت هەم پێش ئەم هەڵبژاردنانە هەم لە نێوان هەڵبژاردننی ئەم ساڵ و با بڵێنی 2 ساڵی داهاتوواکەی سەرۆکاتوە. بەڵام دکتۆر ڕۆژی ئابووری لە ئێستادا ینی بەگشتی وەکو باز دەکرێت ڕۆژێکی باش نییە لە بارێکی باشدا نییە ئابووری ئەمریکا گرانی ڕووی کردوتە وڵاتەکەەوە. حەزەکەم لەسەر ئەمە زیاتر پێم بڵێ فاکتەری ئابووری چەندێک گرنگە بۆ دەنگدەری ئەمریکایی و هەروەها بۆ پەسەندکردنی کارەکانی سەرۆکی ئەمریکاش. بەڵێ دیارە جۆ بایدن لەبەرەوەی کارکتەرێکی با بڵێن جۆرە نییە کە هەندێک خروشانی با بڵێن بەگشتی سۆزداری دروستکات لە ناو جەماوەری خۆیان زیاتر با بڵێن تەرکیزەکاتە سەر وەکو پێشتریش باسمان کردووە لە بەرنامەکەی خۆتا ئەوەی کە با بڵێن سەرکەوتنی چەند بەدەستێناوە ژمارەکان چیەڵێن ئابووری چیەڵێ ئەو مەسەلانە گرنگ ئەو مەسەلانە نیترکە هەموو شتێک دیاریەکەن بۆ جۆ بایدن دیارە لە ڕووی ئابووریەوە لەگەڵەوە شاکە هەندێک سەرکەوتنی بەدەستێناوە کە زۆرتر تا حدێک جێگای چاوەڕوانی نەبوون بەڵێ کێشەی سەرەکی ئێستا ئەوەیە یا هیچ نەبێت دوو کێشەی سەرەکی هەن ئەوانە شەوانی یەکەمیان هەڵاوشسانی با بڵێن ئابووریە کە بەڵێ ئەمە ئەشێت چارەسەر بکرێت لە چەند مانگیدا تووە بەڵام مەرج نییە ینی بە دڵنیاییەوە شتێک نییە کە کەس لی دڵنیا بێت ئەم مەسلەیەکە هەڵاوسان چۆن چارەسەرکرێ لەم کاتەیە ئەمە بەشێکیان بەشی ئەوی تریان کە زۆر ئەوەش ئەشێت شتی قەیرانی گەورەتری لێ بکەوێتەوە هەرەوەی کە باسمان کرد ئەو پەلامارەی رووسیای لە یوکرین ئەمە ئەشێت یان بە بۆچوونی من هەرچیەک بێ دەرەنجامەکەی بەوە ناچێت کە ئیدارەی لیبراڵەکان سەرکەوتوو بن چ رووسیا بەردەوام بێ بەردەوام نەبێ سەرکەوتوو بێ سەرکەوتوو نەبێ ئەو سیاسەتەی کە لیبراڵەکان ئێستا گرتویانەتە بەر بەوە ناچێت سەرکەوتن بەدەست بێنێ ئەمەش نەک لەبەر شتێکی تایبەت بە لیبراڵەکانەوە بەڵکو بەهۆی گۆڕینی با بڵێن میزاجی دەنگدەری ئەمریکی بەگشتی لە پەیوەند بە سیاسەتی دەرەوە. دکتۆر سەلاحەدین ئەحمەد مامۆستای زانکۆی یونیەن کۆلێژ ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە لەگەڵ بەشی کوردی دەنگی ئەمریکادا بوو. دکتۆر سەلاحەدین سوپاس و پێزانینم. سپاس بۆیەوە کاک بەڵێن هەرژێت. دۆسیە ناوخۆییەکانی ئەمریکا وەک دەستنیشانکردنی دادوەرێک بۆ دادگای باڵا و خوێندن و یارمەتیدانی خوێندکاران و کۆڕۆنا و چارەسەریەکان تەوەرە سەرەکیەکانی ئەم دیمانەیەن لەگەڵ دکتۆر قارەمان مامەند پسپۆڕی یاسایی و شارەزای کاروباری ئەمریکا. ساڵێک زیاتر تێپەڕ دەبێت بەسەر سەرۆکایەتی جۆ بایدندا و ئەم شەو یەکەم وتاری لەسەر ڕەوشی وڵات پێشکەش دەکات و بەشێکی سەرەکیش لە وتارەکەی
بابەتی سیاسەتی ناوخۆ دەبێت بۆ ئەم مەبەستەش میواندارێتی دکتۆر قارەمان مامەند دەکەین لە کالیفۆرنیاوە لەگەڵماندایە. دکتۆرم کاتت باش؟ ئەم کاتت باش خێرۆخان، زۆر زۆر سپاس. سپاس کە لەگەڵماندایی. دکتۆر دەمەوێت سەبارەت بە بابەتی ینی چەند بابەتێک هەیە لە سیاسەتی ناوخۆیی کە بەشێک بوون لە دروشمەکانی سەرۆک بایدن لە کاتی هەڵمەتەکانی هەڵبژاردننیدا، بەڵام دەمەوێت سەرەتا بابەتی ئابووری دەست پێ بکەین کە یەکێکە لە بابەتە هەرە گرنگەکان بەلای خەڵکەوە. ڕەوشی ئابووری وڵات ئێستا لە کوێدایە؟ زۆر سپاس. بەڕاستی دەستپێکی ئیدارەی بایدن سەرەتا لەسەر ئەولەویاتی ئابووری نەبوو. ئێمە وەکو دەزانی ساڵی پارد ئەولەویاتی یەکەمی خەڵکی ئەمریکا بریتی بوو لە بەرەنگاربوونەوەی پەتای کۆڕۆنا یان با بڵێن کۆڤید. بەڵام ئەمڕۆکە داتاکان هەموو نیشانیەوە دەدەنکەوە ئەولەویاتی خەڵکی ئەمریکا بریتیە لە ئابووری. بۆیە فۆکسی با بڵێن ئیدارەی بایدن ئێستاکە دەبێت بۆ ئاراستەیە بڕوا لە بەرەوەی هەڵبژاردننی لە پێشوەختە هەیە. کەواتە دەتوانین بڵین ئەولەویاتی ئیدارەی بایدن ئێستاکە سەبارەت بە ئەولەویاتی خەڵکی ئەمریکایەکەی سەبارەت بە باردۆخی ئابووریە کە باردۆخێکی تا ڕادەیەکی زۆر با بڵێن لە کۆنتترۆل دەرەچووە و هەڵاوسانەی کە دەیبینین کەمیش پێویستی بە چەندین هەنگاوی کورتخایەن و درێژخایەن هەیە بۆ بەرەنگاربوونەوەی لە ئێستادا کە ئەمە کاتێکی دەمانێت زیاتر بیوێ لەوەی کەەوە بەر لە هەڵبژاردن. بەڵام ئیداری بایدن لە مانگی ڕابردوو ڕایگەیاند کە ڕێژەی کار لە ئەمریکادا زۆر بووە. ئایا ڕێژەی کار کە لە ئەمریکا زۆر بووە بەرامبەر بەو هەڵاوسانی ئابووریە لە بەرژەوەندی خەڵکدایە یان نا؟ دروستە یەکێک لە دەستکەوتەکانی ئیدارەی بایدن با بڵێن ینی زیادبوونی ڕێژەی ئەو کارانەی کەوا لە دەست درراوە هێنانەوەی کاری زیاترە، ینی ڕێژی کەمکردنەوەی ڕێژی بەکاری. بەڵام هەڵاوسان ئەمڕۆکە لە ئابووری ئەمریکا زیاترە لە نزیکەی 40 ساڵ لەمەوبەر، ینی لە شتیوە وە لە کۆنتترۆل دەرچووە نرخی سوتەمەنی یاخود نرخی خزمەت گوزاریەکان و هەروەها تا ئێستا نەتوانراوە با بڵێن چاکسازی بکرێت لە مینیمەم وێجەوەی کە پایدەڵێن کەمترین پێدانی بەرزکردنەوەی ئاستی با بڵێن کرێی کار یعنی ئەو چەند ساڵێکە باسی ئەوە ئەکرێکە بەرز بکرێتەوە، بەڵام ئێستا کە لە هەندێک شوێن بەرزیش کراوەتەوە خەڵکی دەڵێن بەرامبەر بەو هەڵاوسانی ئابووریە ینی ئەوەندە نییە کرێ کارەکە. دروستە خۆی ناتوانرێت هەموو شتێک بکرێت بەم ئاسانیە، بەڵام لە ئاستی فێدراڵدا تا ڕادەیەک بایدن توانیوێتی ئەوەی لە دەسەڵاتی خۆیدا بڕیار بداکەوە لەسەر ئاستی فێدراڵ بۆ کارمەندانە کە ژمارەیەکی یەکجار زۆرن با بڵێن ئاستی چەند میلیۆن کارمەندی فێدراڵین هەوڵ بدات تا ڕادەیەکی زۆر ئەوەی کە پێی دەڵێن مینیمەم وێج بەرجەستەی بکە ئەگەر نەتوانێت لە ڕێگای یاسایەکی تۆکمەی دوور و درێژدا، بەڵام لە ماوەیەکی کاتی لەس ئاستی فێدراڵی ئەوەی لە دەسەڵاتی خۆیدا بۆ توانیوێتی بیکە بە ئەمەل کە 10,000 باڵێن کارمەندی فێدراڵی توانیوانە سوودمەند بن لە بەرزکردنەوەی ئاستی پێدان. کات لە ئاستێکی کورتخایەن لە ژێر سنووری دەسەڵاتی خۆی هەوڵی داوە ئەمە بەدی بهێنێ، بەڵام ئاستە فراوانەکەی و بۆ ماوەیەکی دووری درێژتش ئەمەش دووبارە کاتێکی زۆری دێت. بەڵێ دکتۆر لە بابەتی کۆرۆنا ئێستا لە کوێدایە ئەمریکا، ئایا با بڵێن سەرۆک بایدن توانی ئەو بەڵێنانی کە دای بۆ بەرەنگاربوونەوەی کۆرۆنا بەدیان بهێنێت؟ بەڵێنەکان لە ڕۆژ یەکەم و دەستی پێکرد، هەر لە ڕۆژ یەکەم و هەوڵی داکاوای پێی دەڵێن بە شێوەیەکی با بڵێن زۆرم لێ بە تایبەتی ئەو کۆمپانیانەی کەوا ژمارەی با بڵێن کارمەند و ئەندامەکانیان زۆرە دەبێت ڤاکسین وەربگرن و هەروە لەس ئاستی فێدراڵی ینی کردی بە شتێکی سەپێنراوکەوە لە ئەمریکا خەڵکە بێت ڤاکسین وەربگرێت. ئەمە بێجگەلەوەی ئەو پاکێجە گەورانی کە بۆ بەرەنگاربوونەوەیدا با بڵێن تێیپەڕان لە چەند مانجی ڕابردوودا کەمانە هەموو کاریگەریەکی وای هەبوو کەوا تا ڕادەیەکی زۆر بۆ ئەم شەپۆڵە توندانەی کۆڕۆناکە لە دواییدا نەتوانێت با بڵێن بەم شێوەیە کارەسات بار بێت لە ڕووی ژمارەی مردنەوە کە ڕۆڵێکی گەورەی بینی بە زۆرە ملێکردنی وەرگرتنی ڤاکسین و هەروەها پەرەپێدانی ئەوەی کەوا لەسەر هەموو ئاستەکانی کۆمەلگا لەس ئاستی ورد و لەس ئاستی گەورە بتوانرێ کۆمەکی با بڵێن دارایی و هەروە کۆمەکی تەندروستی لە ڕێپێدانی پێداویستیەکان بۆ کارگوزارانی بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا و هەروەها بۆ ئەو کەمیونیتیانەی کەوا دەتوانین بڵێن تا ڕادێکی زۆر دەستیان پێناگا بەمانە واتە لە هەموو ئاستێکدا لە ڕۆژ یەکەمەوە ئەم هەوڵەی داوە کامە کاریگەریەکی زۆر هەبوو هەرچەندە شەپۆڵی گەورە گەورە و کاریگەری کۆڕۆنا هات بەڵام ئاستی مردن تا ڕادەیەکی زۆر دەرەنجامێکی دڵخۆشکەرانەی هەبوو و ئێستا ئەوکو دەبینین ئەولەویاتی خەڵک لە دوای کۆڕۆنایەت
با بڵێن لەسەر ئابووری وابەستە لەسەر ئابووری وابەستەی ڕاستە بە دکتۆر یەکێکی تر لە بەڵێنەکانی کە سەرۆک بایدن لە کاتی هەڵمەتەکانی هەڵبژاردننی دای مەسلەی قەرزی خوێندکاران بوو ینی قەرزی خوێندنی خوێندکاران کە باسی لەوە کرد هەندێک لە قەرزەکانیان سوکە کاتەوە یاخود لایە با لەسەریان بەڵام لەسەر ئەوەی هێشتا شتێکی ئەو تۆی نەکردووە و دەشبیستم ینی زۆر لە خوێندکارەکان گلەییان هەیە تەنانەت ئەوانەی کە پشتیوانیشیان لێ کرد لە کاتیەوە ئایا هۆکارەکەی چی بووە نەیتوانیوە بایدن ئەم بابەتە بباتە کۆنگرێسی ئەمریکا و یاسایەک دەرکەن بۆ لێخۆشبوون لە هەندێک قەرزی خوێندکاران بەڕاستی نیگەرانیەکان لە جێگای خۆیەتی چونکە نزیک دەبینەوەی کەەوە پێی دەڵێن کاتی دیاری کراو لە دوای مانجی پێنجەوە بێ دووبارە دەست بە پێدانەوەی قەرزەکان بکرێت لەلایەن خوێندکارەکانەوە کامە نیگەرانێکی زۆر دروست دەکات بەڵام جۆرێک لە با بڵێن جیاوازی هەیە لە نێوان کۆنگرێس و سەرۆک بایدندا لەوەی کەەوە بایدن خۆی ئەوێ با بڵێن ئەوەی کێدایناو لە $10,000 تێنەپەڕێ بۆ لێبردوون بەڵام کۆنگرێس داوای 50,000 دەکەواتە لێرە جیاوازیەکی زۆر هەیە بەڵام لە ئاستی ئەوەش هەر دووبارە ئیدارەی بایدن ڕانەوەستاوە هەوڵی داوە لە چوارچێوەی هەر چوارچێوەیەکی یاسایی بە جێگای ئەوە بکاتەوە کەوا زۆرێک لە لێبوردن دروست بکات لەسەر ئاستی بۆ نمونە تا چەند ئەم خوێندکارە بڕوانامەکەی توانیوێتی کارێکی شایستەی بۆ بەردەستە بکات تا چەند توانیوێتی ئاستی بەرهەمهێنانی یاخود موچەی ساڵانەی لە با بڵێن ئاستێکدا تێپەڕیان تێنەپەڕکاتە کۆمەڵێک مەرجی داناوە کە لە ڕێگەی ئەم مەرجانەوە دەرگایەکی کردوەوە تا ڕادەیەک بۆ لێخۆش بوون بەڵام وەکوتم جیاوازی هەیە لە نێوان ژمارەکاندا کەم جیاوازیە تا ڕادەیەکی زۆر با بڵێن دڵخۆشکرد نییە بۆ ئەوانەی کەوا چاوەڕێی زیاتر بوون وەکو گوتم بە پەیوەندی بە ژمارەی لێبوردنەکەەوە کە زۆر زۆر گینگە 10,000 بۆ 50,000 لە نێوان کۆنگرێس و لە نێوان خودی ئیدارەکەدا دکتۆر بابەتێکی تری کە زۆر سەرەکیە بۆ لە سیاسەتی ئەمریکاشا بابەتی دادگای باڵایەوە ئێستا دەبینین دەرفەتی ئەوە هەیە کە جۆ بایدن کەسێک بۆ دادگای باڵا دەستنیشان بکات بەڵام بۆ پێی کە بینیمان لە ڕابردوودا ڕاستە ئێمە دەزانین لە سینات چۆنەڵی دەنگەکان بە ئاستەم دەنگی دیموکراتەکان زیاترە و لە هەمان کاتیشدا دوان لە سیناتۆرەکانی کە دیموکراتن زۆر جار دەنگیان بە دیموکراتەکان نەداوە ینی بۆ پەسەندکردنی بابەتەکان دەنگیان لەگەڵ دیموکراتەکان نەبووە ئایا بۆ مەسلەی دادگای باڵا و دەستنیشانکردنی ئەو کەسەی کە سەرۆک بایدن دەستنیشانی بکات تۆ پێت وایە بە ئاسانی تێپەڕێ بتوانێت کەسێک دەستنیشان بکات بۆ دادگای باڵا؟ دەستخۆش تۆ دوو پرسی گرنگ لێرە باسکرا پرسی یەکەم سەبارەت بە هاودژی سیناتۆرەکان دیموکراتەکان دژی با بڵێن هەنگاوەکانی بایدن و گرنگی دادگای باڵا دادگای باڵا لە ڕاستیدا وەکو گوتم لە بنەڕەتدا مەرجەکانی ئەوە نییە کەسێک با بڵێن باگراوندێکی قانونی هەبێ یاخود بڕوانامەی قانونیشی هەبێت لە ئەمریکا بۆی بێدات بەڵام کەلتورەکەەوە هاتووە بۆی ئەمڕۆیەکێک لە کاندیدەکان کە حوتەبە ئەمە جاکسۆن با بڵێن دادوەرێکی ڕەشپێستە کە کاندیدێکی هەرە بەهێزی بایدنە چونکە خۆی لە واشنگتن دیسی کاری کردووە و دەورێکی زۆر زۆر گەورەیە بۆ خانمە لە ئەوەی کە پێی دەڵێن دادوەری لەسەر ئاستی با بڵێن سیستەمی قانونی و یاخود تاوانی لە ئەمریکا کە ڕێگایەکی زۆری کردوتەوە بۆ ئەوەی شتێک لە دادپەروی لە ناو سیستەمی قانونی ئەمریکا بەرجەستە بێکەوە ئەمە یەکێک و هەروە هاوتەبەیە لەگەڵ بەڕێنەکانی بایدن کەوا خانمێکی ڕۆژپێست چکەم ڕۆکە باڵانسەکە بەڕاستی زۆر تێک چووە لە 4 بۆ 5 بووە بە 3 بە 6 لە نێوان لێبڕان و لە بیریشمان بێمە یەکێکیش بوو لە بەڵێنەکانی بایدن کە کەسی دەستنیشان نەکرد بوو بڵێ ئەیکەم بەوە بەڵام وتبووی خانمێکی ڕەشپێستە بێ و ئێستاش خانمێکی ڕەشپێزیەکێکە لەو کەسانێکە ڕەنگە با بڵێن ببێ بە کاندیدی سەرەکی بایدن فەرموو بەڵێ سەبارەت بە دژیەک لە ناو با بڵێن سینات سەبارەت بە خانم سینەما و واروە جۆن مانشن بەڕاستی ئەم دوو کەسە ئەم دوو سیناتۆرە بەر لە بوونی بایدن بە سەرۆکی ئەمریکامانە لە ناو سیناتن و ئەزمونیان هەیە بۆ نمونە جۆن مانشن یاخود 170 هاوتەبا بۆ لەگەڵ پرۆژەکان یاخود یاساکانی دۆناڵد ترامپ و خانم سینەما با بڵێن زیاتر لە 150 هاوتەبا بۆ بەر لە بایدنیش لەگەڵ چکۆمانە جۆرێک لە با بڵێن هایبردن یعنی تا ڕادەیەک دیموکراتی مامناوەندن لە هەردوو باڵی کۆنسەرڤەتیڤ و لیبراڵدایە چونکە ئەمە پەیوەندی بە باگراوند ئێوانەوە وەروە ئەم دوو کەسایەتی ئەم دوو سیناتۆرە لە ناوخودی سیناتیش جیاوازیان هەیە لە نێوان پرسە گرنگەکاندا سەبارەت بە پرسی لەباربرنی منداڵ سەبارەت بە پرسی LGBT سەبارەت بە سیاسەتی دەرەوە بۆ نمونە خانم سینەما خۆی دکتۆرای هەیە لە جینۆسایددا کە ئەمە باڵی پێوە دەنێکەوە هەمیشە لەگەڵ ئەوەیەکەوە باڵێن دەستێوەردانی نێودەوڵەتی هەبێت لە کاروباری نێودەوڵەتی بۆ پارێزگاری لە مافەکانی مرۆڤ کە جۆن ماشین دژی ئەوەیە بە هەموو شێوەیەک و لەس ئاستی باڵێن باجێ و لە هەموو ئاستەکان
جیاوازییان هەیە بەڵام وەکو گوتمەمانە بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵین بەو جۆرەژ نیە وەک باز دەکرێت کە پێشتریژەوە هەبووکەوە دژیەکە بێ لە نێوان ئەندامانی سیناتی دیموکراتی دژی دیموکراتەکان و ڕێژەکەش بە 1930 لە 35 بۆ 38 ینی لەس ئاستی هەموو ئەو بڕیارانی کە دەنجی لەسەر درراوە بەو شێوە زۆرە نییە بەڵام وەکوتمەمانە ئەزمون و باگراوندی تایبەتی خوانە و بیر بۆچوونی سیاسی و قانونی تایبەت بەخوانێک کە زۆر جار هاوتەبان نییە کەسایەتی خانە سینەماکەوە کەسایەتیە کە تا ڕادەیەک بتوانم بڵم کەسایەتێکی دەگمەنە ناوسیناتی ئەمریکا کە کۆمەڵێک تاوانیشی کۆمەڵێک شتی دەخرێتە باڵکە خۆی نکۆڵی لێ دەکا بۆ هەرچەندە ئەو خانمێکی با بڵێن لە ڕووی ڕێگەزیەوە تۆ میلی جیاوازە بەڵام زۆردا تۆمەداریەکان بە کەسێکی بێ باوەڕکە خۆی ئەمە ڕەت دەکاتەوە. بەڵێ دکتۆر باز لەوە بکەین ئەگەر ئێستا خۆتەزانی مەسەلەی هەڵبژاردنەکان کاتێک کە دێتە پێشەوە هەڵبژاردنەکانی کۆنگرێس ئەوە نەمان با بڵێن کاتێکی کەم ماوە هەڵبژاردننی کۆنگرێس ئەنجام دەدێت هەڵبژاردننی مترم. تۆ پێت وایە ئەگەر ئێستا بە بەرچاوگرتنی ئەو شتانی کە سەرۆک بایدن کردوێتی لە سیاسەتە ناوخۆیەکانی کە بەشێکی سەرەکی ئەبن بۆ ئەوەی خەڵکی ئەمریکا بڕیاری لەسەرەدات بۆ هەڵبژاردن تۆ پێت وایە دیموکراتەکان بتوانن لەو هەڵبژاردنەدا سەرکەوتن بەدەست بێنن یان وەکو چۆن کە لە ڤێرجینیا یەکێک بوو لە ویلایەتانی کە ئەوە چەند ساڵێکە هەر دیموکراتەکان تایدا براوە بوون بەڵام لە هەڵبژاردننی ڕابردوودا کۆمارەکان بردیانەوە بۆ فەرمانڕەوای ڤێرجینیا. دروستە بەڕاستی ئەمە هەڵبژاردنێکی گرینگە چونکە هەموو ئەندامانی کۆنگرێس سەر لە بەریان 435 دووبارە جارێکی تر هەڵدەبژێترێنەوە هەروە 34 ئەندامی سیناتی بۆ هەڵبژاردنەوە هەروە بەشێکی زۆر با بڵێن بەشێک لە ئەندامان با بڵێن خانەنشین دەمن کەواتە هەڵبژاردنێکی گرینگە بەڵام جارێ زووە بۆی برندەنگدەران لە ئەمریکا بڕیاریاندا لەسەر هەڵبژاردن یاخود چوونە ناو باس و خواستەکانی هەڵبژاردنەوە. بەڵام وەکوتم هەڵبژاردنێکی گرینگە بەڵام هێشتا زووە چکە کۆمەڵێک پرسەیە با بڵێن پێداچوونەوە ئەکرێ بۆی بزانین سەبارەت بە پرسی هەڵاوستان یاخود پرسی ئابووری یاخود پرسە گرنگەکانی تر لە ئەمریکا هەڵسوکەوت و یاخود ئیدارەی بایدن بە ئاقارێک دەگا بۆی دەنگدەران 2000 بڕیاردە بەڵام ئەمە 2000 نەک هەڵبژاردنێکی گرینگە بۆی لەسەر هەموو ئاستەکانە لەس ئاستی لۆکاڵی و لەس ئاستی فێدرالی یەک هەڵبژاردننی نییە پاکێجێکی گەورەیە بەڵام 2000 خاڵەتوانین بڵێن ڕێفراندۆمە لەسەر ئەدای سەرۆکی ئەمریکا. ڕاستە هەمیشە مترم کە یەکەم هەڵبژاردننی مترم بەوە زیاتر بەوەدا ئەندرێکە وەکو ڕیفراندۆمێک ئەبینرێ لەسەر کارەکانی سەرۆکی ئەمریکا. بەڵێ دکتۆر زۆر سپاس دەکەین بۆ ئەم کاتێککە لەگەڵماندا بووی سپاس. زۆر سپاس هەربژین. کاتێکی خۆش. دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ڕۆماڵێکی تایبەتتان لەسەر وتاری ساڵانەی سەرۆک بایدن پێشکەش دەکەین کە پاش نزیکەی دەخولێکی تر لە هۆڵی کۆنگرێز وتاری ساڵانەی خۆی پێشکەش دەکات. ئەزیزانم ێستا ڕاستە و خۆ هێرۆ زەنگەنەمان لەگەڵدایە لە ڕێی سکایپەوە بەڵام وەکو لە دیمەنە ڤیددیۆیەکەدا دەیبینن دیارە ئامادەکاریەکان لە ناو کۆنگرێزدا دەستی پێ کردووە. هێرۆ خانم سەرەتا زۆر سپاس دەست خۆش بۆ ئەو وتوێژە چڕ و پڕ و بابەتیە لەگەڵ دکتۆر قارەماندا. بەڕاستی پرسیارەکانت جێی سەرنج بوون بەڵام بەلای منەوە ئەو پرسیارەی کە لەسەر دەستنیشانکردنی دادوەری دادگای باڵا لە دکتۆر قارەمانت کرد حەز دەکەم زانیاری نوێ پەرەسەندنی نوێ لەم دۆسەیەدا بە تایبەتی کە خۆ دەزانیانی دانانی دادوەرێک لە دادگای باڵادا یەکێکە لە ئەرکە قورس و سەختەکانی کە دەکەوێتە سەر سەرۆکی ئەمریکا چی نوێ هەیە؟ بەڵێ
بڵێن هەروەکو دەزانی ئەو توێژە پێشتر تۆمار کرابوو هەر لە پاش ئەو توێژە هەر لە ڕۆژی هەینی سەرۆک بایدن هەروەکو دکتۆر قارەمان مەمەندیش با بڵێن پێشبینی کردبوو سەرۆک بایدن دادوەر کەتانجی براون جاکسنی دەستنیشان کرد بۆ پۆستی دادگای باڵای ئەمریکا کە جێگای دادوەر برایر بگرێتەوە کە لە مانگی ڕابردوو دادوەر برایر خۆی ڕایگەیان کە خۆی خانەنشینەکە بڵێن هەرچەندە دادوەرەکانی دادگای باڵا کە پێویستە بە هیچ شێوەیەک چۆنەڵی سەر بە هیچ لایەنێک نەبن ئەمە پۆستێکی چۆنەڵی پۆستێکی هەمیشەیە بۆ هەموو ژیانیان کە لە ئێستادا نۆ دادوەر لە دادگای باڵا هەیە ئەو دادوەرانە بەڵام لەگەل لە هەمان کاتیشدا گەورەترین ململانی سیاسی لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا کاتێک کە ڕوو ئەدا لە کۆنگرێسی ئەمریکا لە سینات بۆ پەسەندکردنی دادوەرێکە بێ و هەر سەرۆکێکیش کە دێتە سەر دەسەڵات دەیەوێت زۆرترین دادوەر دەستنیشان بکا لەو کاتەیە سەرۆکی پێشوو سەرۆک ترامپ توانی سێ دادوەر دەستنیشان بکا لە کاتی با بڵێن پۆستی سەرۆکایەتیە و ئێستا وای لێ هاتووە کە باڵانسی دادگای باڵای ئەمریکا تێک چووە 6 کۆنەپارێزی لێیە بە 3 لە لیبراڵەکان بۆیە ینی ئێستا لەم کاتەیە دەرفەتێک بوو بۆ سەرۆک بایدن کە بتوانێت کەسێک دەستنیشان بکە لیبرال بێ بەڵام ئەم لیبراڵش هاوسەنگیەکە ناگۆڕێت لە دادگای باڵا لەبەرەوەی ئەمیش جێگای لیبراڵێکی تر ئەگرێتەوە چونکە دادوەر برایریش هەر لیبرال بوو ئەگەر با بڵێن دادوەر جاکسن پەسەند بکرێ لەلایەن سیناتەوە کە چاوەڕوان ئەکرێ پەسەندیش بکرێ چونکە پێشتریش کاتێکە بۆ دادگای فیدراڵی دەستنیشان کرابوو هەندێک لە کۆماریەکان لە ناویاندا وەکو باسی لێ ئەکرێ لێنسی گرایمش پشتیوانی لێ کردبوو لەوە و کەسێکی خانمێکی ڕەشپێستی شامەژ یەکێکە لەوەی کە لە مێژوودا یەکەم جارە خانمێکی ڕەشپێست ببێ بە دادوەر ئەگەر پەسەند بکرێ ببێت بە دادوەرێکی دادگای باڵای ئەمریکا. هێرۆ لەگەڵ ما بمێنەرەوە بابشوەلای دەخیلی شەمەوە پێدەچێ ئامادەکاریەکان لە هۆڵی کۆنگرێسدا دەستیان پێکرد بێ نانسی پیلۆسی هەروەها کاملا هەرز جێگری سەرۆکی ئەمریکا لە سەر سەکۆی خۆیانن و چاوەڕوانن سەرۆک بایدن گەیشتە کۆنگرێزی هێشتا. بەڵێن پێم وایە گەیشتووە هەرچەندە لە ئەوەدا نەمبینی بەڵام گەیشتووە دەبێت بگاتن چکە ئێستا لە هەندێک ڕێوڕسمی تایبەت هەیە بۆ پێشوازیکردن و بینینی میوانەکان و ئامادەکاری مادەم وەکو گوتت سەرۆکی ئەنجومەنی نوێنەران نانسی پەلۆسی لەگەڵ جێگری سەرۆک لەوێن سەرۆکش لەوەیە بێگومان لە چەند دەقیقەی داهاتوودا ئێمە گوێ لە گوتاری سەرۆک دەبین کە دەست پێ دەکاتن خۆی سعات 9 شەو دەست پێ دەکات ڕەنگە چەند دقیقەیەک درەنگ بێختن بەڵام ئامادەکاری هەیە هەر شتێک ڕێوەرسمەکان لە جێگای خۆدان و گوتارەکە سعات 9 شەو چەند دقیقەی دیکە دەست پێ دەکاتن. بەڵێ دەچمە لای ساڵح دەمیجار لای کۆشکی سپی ساڵح یەکێ لە پرسەکان وەکو باسمان کرد پێشتریش کە جەنابەت قسەت لەسەر کرد پرسی ئۆکرانیایە پێت وایە پرسی ئۆکرانیان لە وتاری ئەم شەوی سەرۆک بایدندا باڵ بکێشە بەسەر هەموو پرسە نێونەتەوەیەکانی تردا بۆ نمونە دۆسەی ئەفغانستان بۆ نمونە دۆسەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست شەڕی دژی تێرۆر. زانن کوێ گۆتارە بایدن دەربارەی ئوکراینە دەبێت دەربارەی ئەم بێژن شەرمەزارکردنا ئێریشا رووسیا لە دژی ئوکراینە دەبێت ئەف تشتێکی گومان قەت تێدا نینە لێ تشتێندنێک کوتە بەحسەوان کردژی ڕەنگە بایدن بەحس بکە بە تایبەتی ینی ڤەکشینە ئەمریکایە ژە ئەفغانستانی تەباغا ساڵە بوریدا کۆ هەنێکی رەخنەژی لێ ڕێڤەبەریە بایدن دوێ دەربارەیدا بوون کۆ ئاوای ڤەکشینەوان نە ڤەکشین بخوا گەلک ینی هەڤرێ بوون لەگەر بایدن کۆ دەوێژ ئەمریکا ژە ئەفغانستانی ڤەکشێ لێ ئاوای ڤەکشینەوانە لێزگین کۆ هیچ تالیبان زوو کۆنتترۆل بکە و هیچ کۆ ئەم بێژن گروپên گرێدایی دەولەتە ئیسلامی وێ دەرێ ئێریشان لە دژی هێزن ئەمریکی بخوا لە ناوا فرۆکخانەیە کابولێ پێک بینن ئەوانە هەمی ینی وێ بەحساوەیەکێ ببەژ عالیە بایدندا لێ vê derbarê de rengê heneke rexne li bêjin Biden bibin bi taybetî kesên
کەسێک کۆماری کوێ پشتی ئاخافتنا بایدن با ئاخەوە ئەو ڕەنگە بەحساوەیەکێ بکەش بەر ئەو چارچوەیە رەخنەیە کل ڕێوەبەریا بایدندا تێکردن هەروەها ئەم دکارن ببێژن کۆێ ئەم ببێژن شەر تەرۆرێژی لە هەرێمە وێ بەحس ببە بچە ئاوایی بە گەلێکی بە درێژی بە بە کورتی بە بەحس بە لێ دەوێ هەنێکی نیشاندان بۆیە کێ بە و ئەم دەزانن دەما ڕێوەبەریا بایدندا بەری هەما زیاتری مهکێ بەرێ سێ شوباتا چویدا ببێژن ئەمریکا ئۆپەراسیۆنەکە تایبەتە سەرکردەی داعش لە سووریە ئەبوو ئیبراهیم الهاشمی القوڕیشی کوشت ئەفژی یەکژی دەستکەفتن بایدنە کۆ ڕەنگە بەحسەوەی ببێت دەوێ ئاخەفتنێدا بەڵێ دەخیل ئێستا وەکو لە دیمەنە ڤیددیۆیەکەدا بینیمان دادوەرانی دادگای باڵا گەیشتنە هۆڵی کۆنگرێس. بەڵێ بەڵێن وەکو گوتم ئامادەکاریەکان لە کاتی خۆیان دەکرین میوانەکان دەگەن هەموو ئەندامانی کۆنگرس هەلبەتە هەردوو ئەنجومەن لەوێ ئامادە دەبن میوانەکان نوێنەران یان سەرکردەکانی لەشکری ئەمریکایی دادگای باڵای ئەمریکا هەموو ئەوانە میوانەکانی دیکە کە پشتر باسمان کرد کە چەند کەسێک داوا دەکرێت بۆ ئەوەی لەو ئێوارە ئامادە بن بۆ ئەوەی کە سەرۆک بایدن لە کاتی کە باسی بەرنامەکەی خۆی دەکات کە باسی هەر بابەتێک بکاتن نمونەی هەبێ باسی ئەو خەکانە دەکا کە میوانی ئەم شەون لە کاتی خوێندنی گوتاری ساڵانە کە گوتارێکی زۆر گرنگە وەکو باستان کرد لەگەڵ میوانەکان لەگەڵ هاوکاران کە ئەمە شەوێکی زۆر گرنگە شەوێکی زۆر تایبەتەش بۆ سەرۆکی ئەمریکی کە بتوانێت کە سیاستەکانی خۆی لە ساڵی ڕابردووە دەستکەوتەکانی خۆی پیشانی ئەمریکان بدا بەڵام وەکو هەر باس دەکری و هەر دەوتریکە بابەتی ئۆکراین و بابەتی ئابووری بابەتە گرێکەکە دەبن و بە تایبەتیش ئۆکراین کە چۆن سەرۆک بایدن ئێستا هەوڵی ئەوە دەدا کە زیاتر بڵێ ئەوەی کە من دەبینم ئێستا لە دیمەنە ڤیددیۆیەکاندا زۆرێک لە میوانەکان زۆرێک لە کاربەدەستان دەمامچیان نەکردووە ماسکیان نەبەستووە. بەڵێن حتا ئەشبیری و لە نافۆڵا ڕشنا مەزنا یا کۆنگریسی یا هەردوو ئەنجومەنن کوگوتاڵێتە دەخواان حتا دنافۆڵین کۆنگریسی دانوکە گەلێک جات و دچی گەلێک خەڵک بێ ماسکن ماسکیانی بە دەمامگدانە ناینە گەلێک ژێ بێ ماسکن ینی وەکو ئازادیەک هەیە ینی ئەو ڕێگرینی نەش خەڵکی کودانن دیارە گەلێک خەڵک بێ ماسک تێنە نافۆڵادا و هاتن چۆنیژی دیکەن و دەگەڕێن وەرژی هەرمان نمونێ بەێ بەڵێ بەپێی دیمەنەکانی کە ئێستا دەیبینین لە هۆڵی کۆنگرێسەوە گەورە کاربەدەستانی ئەمریکا لەوانە وەزیری بەرگری وەکو ئێستا دیارە هەروەها وەزیری دەرەوەی ئەمریکا وەزیرەکانی تر هەروە دێو دەگەنە هۆڵی کۆنگرێس و بڕیارە پاش چەند خولەکێکی تر سەرۆکی ئەمریکا بچێتە ناو هۆڵی کۆنگرێسەوە و وتارەکەی خۆی پێشکەشکە تا ئەو کاتە من دەگەڕێمەوە لای هێرۆ چشتێکی تر چاوەڕوان دەکرێت لە سەرۆک بایدن بە تایبەتی لە دۆسیەی خەرجیەکانی خوێندکارانە کە هیچێک بۆ لە پەیمانەکانی خۆی. بەڵێن یەکێک لە شتەکانی لە هەڵمەتەکانی هەڵبژاردنە سەرۆک بایدن زۆر سەرنجی خستە سەر ئەوەی ئەگەر هەڵبژێردرێ لە بەشێک لە قەرزەکانی خوێندکاران خۆش ئەبێت وە لە ئێستاژدا هەتا ئێستا بەشێکی لەو قەرزانی خوێندکارەکان کەم نەکردوێتەوە کە ئەمەش لەلایەن هەندێک لە خوێندکارەکانەوە ڕەخنەشی لێ ئەگیرێ بەڵام ئەمەش تۆزێک زەحمەتە لەم کاتەیە لەبەری کۆمەڵێک پرۆژەی تر هاتە پێشەوە تا بتوانێت ئەو کارە بکات. ئەی سەبارەت بە کۆڕۆنا چ شتێکی نوێ هەیە؟ بەڵێ بێگومان بەڵێن زۆر تیشکە خاتە سەر بابەتی تەندروستی و بە تایبەتی کۆرۆنا جگە لەوەژ یەکشتی یەکێک لە میوانەکانی کە بەلام و سەرنجڕاکێشە کە ئاماژەی پێ بکەم کە میوانەکانی بۆ ئەم شەو بانگهێشت کراوە ئەویش هەمیشە لە کاتی ستیت ئۆف یونیەن یا خۆوتاری ساڵانەی سەرۆک زۆر جار تیشک خرێتە سەر بابەتی تەندروستی بێگومان ئەم ساڵیش بابەتی تەندروستی یەکێک لە شتەهارە گرنگەکان بابەتی کۆرۆنایە یەکێک لەو کەسانی کە میوانن ئەم شەو با بڵین پەرستارێکە ئەم شەو میوانە لەوێ یەکێکە لەو پەرستارانی کە لە سەرەتای دەستپێکردنی پەتای کۆرۆناوە خزمەتی نەخۆشەکانی کردووە لە نەخۆشخانەیەکی ئۆهایۆ ئەو لەوێ دەبێ و هەروەها منداڵێکیش کە تەمەنی 13 ساڵە ئەو منداڵە کە نەخۆشی شەکرەی جۆری یەکی هەیە لە تەمەنی 11 ساڵەوە تووشی نەخۆشی شەکرە بووە ئەو منداڵەش میوان دەبێت لە وتارەکەیە ئەمەش بۆ تیش قستنە سەر نرخی دەرمانە لە وڵاتی یەکگرتووەکانی
سەرۆکانی ئەمریکا کە هەمیشە هەوڵ ئەدەن لە وتارەکانیانە ئاماژە بە کەمکردنەوەی نرخی دەرمان بدەن و نەخۆشی شەکرەژ وەکو دەزانی کە لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا یەکێکە لەو نەخۆشیانەی کە نرخی دەرمانەکەی زۆر زۆرە لە ئەمریکا کە یەکێکە لە کێشەکانی بیمەی تەندروستیش بۆ بابەتی نەخۆشی شەکرا. بەڵێن یەک شتی تریش پێم خۆشە ئاماژەی پێ بدەم بابەتی ئەوەیە کە بۆ یەکەم جار لە مێژووی ئەمریکایە لە کاتی وتاری ساڵانەی سەرۆک دوژن لە پشتی سەرۆکەوە ڕاوەستاون. ئەوە یەکێکە لە شتە جوانەکان من بەبیرم دێتەوە، ینی لە یەکەم وتاریشیدا کە دوای 100 ڕۆژی دەست بەکاربوونی وەکو سەرۆکی ئەمریکا بۆ خۆی سەرۆک بایدن ئاماژەی بەوە کرد کە جێی شانازیە بۆی دوژن لە ژوور ئەوە وەستاون. لە کۆشکی سپی چ شتێک باز دەکرێت، ینی پێ وایە سەرۆک بایدن لە وتارەکەی ئەم شەویدا کە پاش چەند خولەکێکیکەیە و هەمویان چاوەڕوانن سەرۆک بگاتە هۆڵی کۆنگرێز. ئایا بە دۆسیەی ئۆکرانیا دەست پێ دەکا یەخو زیاتر لە دۆسیە ناوخۆییەکانەوە دەست پێ دەکا؟ و دیگەرە سەر بایدن کاوەی کیژانێ بهتر بدە پێش و چقاس فشار نافخۆیی لە ئەمریکای لەسەر وی دەبە براستیزی ئەگەر ئەم بدن بەرچاوان بەلێن کۆ State of the Union کۆ گۆتارە ساڵانە ئەو ئەم ببێژن میراتە سەرۆکە ساڵێکەیە دە درێژیە ساڵێکێدا سەرۆک دەبێژە مە دەوێ ساڵێدا چ کار کرد ji بۆ خەڵکی ئەمریکا باڵاوان دەکشینە سەر مژارین گرینگێن کو خەمێن ئەمریکانن لێ ئەگەر ئەم بدن بەرچاوان کو خەمە ئەمریکان ها پرسگرێکە ئەم ببێژن قەیرانە ئوکراینایە وێ دەمێ ڕەنگە کو قەیرانە ئوکراینش دەست پێ بکەش بەرکو داخوازەکە ناونەتەوی دەبێت دەربارەیدا هەیە کۆ خەلک دنیان تەفدا لە هەموو سەرانسەری وڵاتین دنیایە چاوەڕێی ئاخافتنە بایدنە پشتی چەند کێلیکان دەبێت دەربارەیدا یعنی هەمە مژارە ئوکراینایە بە گرنگیە خۆ هاتیە سەر ئاستا مژاری نافخۆیین کو خەمێن ڕۆژانەیەن وڵاتیین ئەمریکینە دەبێت دەربارەیدا و هەروەها درێژیە فێرۆ مالکردن دەمە بەحسابەیەکێ کرد کۆ مەسەلا هەلواسان مەسەلا ئەم ببێژن ئابووری کریزە ئابووری مەسەلا بێژن کۆرۆنا gelek tiştên girîng li Amerîkane ku renge behsawê newe renge wê herhal bêguman wê behsa wê bibe lê divê derê de ka wê bi kîjanê dest pê bike pirsiyareke piştî çend têrîkan zelal bibe. لەوانە شەیەک لە بابەتەکان ئەوە بۆ ڕۆمانەوەی نیگەرانیەکانی خەڵکی ئەمریکا بێ بە تایبەتی کاتێک کە رووسیا و ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا جەختی لەوە کردەوە کە چەکی ناوچیشی ئامادە کردووە و چەکە ناوچەکانیشی خستە باری ئامادە باشیەوە ئەمەش بێگومان نیگەرانی لای ئەمریکاییەکان دروست کرد و سەرۆک بایدن لە چەند لێدوانێکی جیاوازدا دڵنیاییدا بە ئەمریکاییەکان کە ناگاتە ئەو ئاستەی چەکی ناوچی لەم جۆرە قەیرانەدا بەکار بێنرێ. دیمەنی هۆڵی کۆنگرێسە لە بەردەممانە ئەندامانی کۆنگرێس دادوەرانی دادگای باڵا بە هەمان شێوە گەورە کاربەدەستانی بەڕێوەبەرایەتی جۆ بایدن لە چاوەڕوانیدان تا سەرۆک بگاتە هۆڵی کۆنگرێس و لەوێ وتاری ساڵانەی خۆی دەست پێ بکات. جازیزانم یەکەم وتاری ساڵانەی سەرۆکی ئەمریکا لە ساڵی 1990دا لەلایەن جۆرج واشنگتنەوە پێشکەش کراوە و ئەم وتارەشیان بە کورتترین وتاری ساڵانەی تا ئێستای سەرۆکەکانی ئەمریکادا دەنرێت و تەنها 833 وشە بووە. بەپێی دیمەنەکان و سەرۆک بایدن گەیشتە هۆڵی کۆنگرێز لە نێو چەپڵە ڕێزانی هەم ئەندامانی کۆنگرێس و هەروەها میوانەکانی تری کە بانگێشت کراون هەر هەموو چاوەڕوانن سەرۆک وتاری ساڵانەی خۆی پێشکەش بکات کە یەکەم وتاری ساڵانەی سەرۆک بایدنە. سەرۆک بایدن لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ساڵی 2020دا سەرکەوتنی بەدەستێنا بەسەر سەرۆک داناڵد ترامپدا و ڕۆژی 20 مانگی یەکی ساڵی 2021 سەرۆک بایدن کاری ئۆفیسی گردەدەست و چووە کۆشکی سپی و پۆستی سەرۆکایەتی خۆی دەست پێ کرد. 100 ڕۆژ لە پاش دەست بەکاربوونی
وەک سەرۆکی ئەمریکا وتارێکی لە کۆنگرێسی ئەمریکادا پێشکەش کرد لە وتارەدا باسی لە کاری سەد ڕۆژەی سەرۆکایەتەکەی خۆی کرد هەروەها هەندێک ئاماژەشی بە پلانەکان کرد بۆ قۆناغی داهاتووی کارکردن ئەم شەو هەروەکو لە درێژەی ئەم ڕووماڵەدا ئاماژەمان پێکرد سەرۆک بایدن لەسەر ژمارە پرسی گەورە کە پەیوەندیکی ڕاستەوخۆی بە ژیانی ئەمریکایەکانەوە هەیە ڕادەوەستێ لەوانە دۆسەی ئابوووریە دۆسەی تەندروستی کە بەهۆی پەتای کۆڕۆناوە و باز لە هەوڵەکانی خۆی دەکا ئایا بۆ بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا چ شتێکی کردووە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئێمە بەردەوام دەبین لەم ڕووماڵە تایبەتەدا سەرۆک بایدن سەرکەوتە سەر سەکۆی وتاردانەکەی لەگەڵماندا بمێننەوە بۆ وەرگێڕانی ڕاستەوخۆی وتارەکەی سەرۆک بایدن ئەوە وتارەکەی خۆی ینی دەداتە دەست نانسی پیلۆسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران و هەروەها کاملا هێرس جێگری سەرۆکی ئەمریکا. The President of the United States. Thank you. Thank you all very much. gelek spas. Spasiyawatkim. Spas. Thank you all very much. gelek spas bo her kesî. Thank you. Please. Thank you so much. Madam Speaker. برێز سەرۆکا جڤات برێز جیگرا سەرۆک خانما یەکێ و برێزە یەکێ ئەندامێن کۆنگرسێ و حکوومەتێ و هەروها دادوەرێن دادگەها بلند هەروها گەلێن ئەمریکی ساڵا بووری کۆڤید-19 ئەم دووری هەفخستن ئی ساڵ ئەم داوی بهاڤرانە جارێکە دن ئیشەف ئەم وەکو دەموکرات و کۆماری و سربەخوا لە هەف دژڤن لێ بەری هەر تشتی وەکو ئەمریکیا لە هەف دژڤن ئەرکێمە هەمبەر یەک وەک هەمبەر خەڵکی ئەمریکی و هەمبەر دەستورە ئەمریکی لەگەل ڤیان و داخوازەکە بگۆ نایشکاندن کۆ ئازادی وێ هەرگاڤ زۆرە زۆرداریە ببە بەری 6 ڕۆژان ڤلادیمیر پوتین یە رووسیایە بنگەها جیهانە ئازاد هەژاند وی باوەڕ دەکرد و بەوەیەکێ ئەوێ مە بترسین و تێخن ترسین ڕێیان مەترسی دادە لێ وی حەساباتێن خوا بە ئاوایکی شاش کرد ئەو دەرباسی ئۆکرانیا بوو و جیهانژی پێرە دەرباسی ڕەوشەکە دم بوو لە شووناوێ ئەو ڕاستی هێزەکە مەزن هات هێزەکێک و ji aliyê gelê Ukraynayê jî pêk hat. Ji serok Zelenskî heta her welatiyekê Ukraynî xelkên bêtirs dilêriya wan daxwazên wan cîhan tijehêvî kir. کۆمێن هەموڵاتیان ڕێ لە بەر تێنکا کردن بلاشێن خۆ ئەڤیەکردن هەر کەسی خوێندەکار کەسێن خانەنشین مامۆستا هەر کەس لە بەر وەیەکێ ڕاستن divê berxwedana xwe de divê têkoşeniya xwe de Serok Zelenskî ji di gotara xwe ya Parlemana Yekîtiya Ewropayê got ku rêya li ber serkeftinê hergav bi ser dikeve. و اف جی باليوزا اوكراينا لامريكا ايشف لفر اماديه قال لك سباس
voices resolved. Yes. We, the United States of America, stand with the Ukrainian people. ام وەک خەڵکی ئەمریکی بەگەلێ ئۆکرایناینە ددرێژەهیا دیرۆکا خۆدا ئەم فێری vê dersê bûne dema got dîktatۆr buhayê dijminahiya xwe nedin ew bêtir kıyasê pêk dînin ew her berdewam dikin û nirxê vêyekê jî yan jî buhayê vêyekê jî li hember Amerîka heye û her berdewam dibe ji ber lo NATO hat yanî hevpeymaniya NATO hate avakirin ji bo ku aştiya cîhanê û Ewropayê piştî şerê cîhanê dwan biparêze. Amerîka û 29 welatên din li ser wêyekê kar dikin. Ev yek girîng e diplomasîya Amerîkî girîng e, viyana Amerîkî girîng e. Ev êrîşa dawiya Putin li Okrayna li hember Okrayna plankirî bû. Wî hemû hewildanên diplomasiyê red kir. Wî hizir dikir ku wê welatên Rojavayî û NATO bersivê nedin. Wî hewl dida ku me da beş bike me parçe bike li vir li Amerîka lê Putin şaş bû. Em amade bûn û me ev tişt kir. Me hêdî bi awayekî hêdî û bi haydarî amadekariya xwe kir. Me bi mehan wext dirêj kir heta ku koalîsyonekê ji welatên ku ji azadiya hez dikin ava bikin. Ji Ewropa bigire heta Amerîka û heta bi Asya û Efrîqiya jî ji bo ku rûbirûyî Putin bigirin. Me bi demjimêrên bêhesab dirêj kir li gel hevalbendên xwe yên Ewropî. Me li gel cîhanê berî wext pêşwext gelek agahî pêşkêş kirin mezanî bû ku bi rastî Putin çi plan dikir ji ber wilo me ev yek kir. Me rê li ber derewên Rûsya girti me bi rastiyê rê li ber wê girti bi rastî jî. Gelek welatên din endamên Yekîtiya Ewropa di nav de Fransa, Almanya, İtalya û gelek welatên din wekû Brîtanya, Kanada, Yaban, Koriya Başûr, Avustralya û gelek welatên din bi hev re em ziyanê digihînin Rûsya û aboriya Rûsya û em piştgiriyê didin gelê Okraynayê. Niha Rûsya bi tenê û ji her wextê bêtir bi tenê ye. Bi hev re li gel hevalbendên xwe niha em sizayên aboriyên tund datînin ser Rûsyayê. Em rê li ber bankên herî mezin yên Rûsyayê digirin ku nebin beşek ji sîstema darayiya cîhanî. Bi vê yekê ku em rê li ber benka navendiya Rûsya digirin û ev yek jî bûye sedem ku nirxê perê Rûsî êdî bê qîmet bimîne. Îşev ez dibêjim ku olîgarkên Rûs û ew kesên gendel rêberên gendel ku piştgiriya bi milyaran dolaran piştgiriya vê rejîma tund kiriye ew yek nema êdî dibe. Wezareta Dadweriyê ya Amerîka niha tîmeke taybet amade kiriye ji bo bide dû tawanên olîgarkên Rûsî. Her wiha hevalbendên me yên Ewropî bi me re kar dikin da ku em wan yextên wan yên taybet û apartmanên wanî buha destê xwedayînin ser wan û firokeyên wan yên taybet em bi hev re vê yekê dikin ji bo ku rê li ber wan digirin. Îşev ez hindek bi hevalbendên xwe yên nêzik re kar dikim ku Amerîka asmanê xwe li hember firokeyên asmanî yan geşên asmanî yên Rûsya digirin ku êdî Rûsya nikaribe tişt bikire. Putin nizanit çil hêviya wî ye. Rûbil an ku pereyê Rûsî 30 sedî ji nirxê xwe winda kiriye. Bazara sehmên Rûsî heftê bibûre 40 ji sedî ji buhayê xwe winda kiriye ji nirx xwe winda kiriye. Li gel hevalbendên xwe em piştgiriyê didin xelkê Okraynayê ji şerê wan
جوان جبو آزادیه ده آلیکاریا لشکری آلیکاریا دارایی و آبوری و هروها آلیکاریا مروفاهی حتی نوها ما 1 ملیار دلار امریکی با آوائه کی دیره تو کو پیشگیری دایه اوکراینایه و امی وی آلیکاریه بردوام بکن امی بردمامی پیشگیریا گل اوکراینایه بکن داکو بروانیا ولاتی خو بکن و ری لبر وی آزارا خو بگرن لبر از دلال ببن هزین ما دی قد در باسی ناو ناکوکه که به روسیا ارنبن لأوکراینایه هزین ما نه لأوروپا نداکو لأوکراینیا شر بکن لیبل جبو هوالبندن می ناتوی بپاريزن و ری لبر پوتین بگره که بر به آلیه روژاوا بچشبو و ما بسته ما هزین خویم بجایی خستی قوناغ آماده باشیه ده و هروها هزین عثمانی و کشتین شرمی داکو پشتوانی و پاراستنا ولات ناتوی بکند ناواندجی پولونیا و رومانیا و لاتوا و لیتوانیا و استونیا من خوشک زلال کریه که امریکا و هوال بندن و دوی برفانیا هر هسته که آخا ولات ناتوی بکن به همو هزا خواه به هفر امی ویکی بکن ام خوش زلان و اشکرش مرکو اوکرانی شر دکن و حتی جوانتی بدلیری شر دکن دناو چند روز بینده چند روز و مهو هفته بیده و هلبت افیا که جوان زحمت به پوتین دست به تندو تجیا و کیاسا خوا کریه لی همان دمیده بلکی لسر عرده هنک دست کفت به دست خستبن لی اوی بوهایکی مزم بده دما بدریج ده خلکین اوکرانی کو افسی سالن دناو سرخوبونا خود دجین جارک دن نشان دانه کو اوی ری ندن کو کسک وان ولاتی وان به پاش و وگرینم خلکین امریکان از جبو خلک امریکا دبیجم کو براسی از جیجوار دبیجم اف وک من سوز بوردای وکو دیکتاتورکی روس کو هول دده ولاتکی دن داگیر بکه اف یک وی لسروی گرام به از گلک گاوان داویجم هنه کریاران داویجم جبو کو سزاین ما بهز بن و بنگها آبوریا روسیای بکن آرمانج از هر آلاوه که بکار بینم جبو کو کار و مشترين امريكي بباريس ايشف ازويك رادكين مكو امريكا لقل سيه ولاتين دين 6 مليون دولار 6 مليون برميل نفطي انكو بترولي جمخوا لسرانسري جهاني دردخينن امريكا ري لبرفيها ولداني ذكريه امريكا فيها ولداني دكا كو 6 مليون برميل نفطي بنگهان خو ين استراتيجي جانبارا خويا استراتيجي يا نفطي درخينن ام آمادنك و فيكي بكن حتى تشتاكو بيويست بورن كرن داكو لقال هفالبندي خو بهالوسطة كي يكبوي دركفن بيش افقاف دي هلبت بوهاي نفطي بلند بكن لفر از فيكي دزانم كو تشتاكو تشيد بيت تشتكي هشياري داره تشتكي هستياره لي از دخوازم جوار بيجم هو ناز بكن كو هرتشت وي باش وي هرتشت بسلامتي در باس به دیروک دماکو دیروک تی نویساندن دیروک اوی خوناغتی نویساندن درباره شر پوتین سر اوکراینایه اوی وره که کو روسیا جهر وقت بهتر لاواز ببا و سرانسری جیهانه و آزاد و بهستر ببا دوی اف یک جبو خلک سرانسری جیهانه نب آوائه کی زلالی ورستندن لی امنوها He'll never extinguish their love of freedom, and he will never weaken the resolve of the free world. ام ایشف الهف جفن لأمريكا يكي
کو دناف سالن دو هری زحمت کو سرویاتی درباست بونه پاندمیا کرونا گلکی زحمت و گلک مالبات چک حتا چکید جی اف یک دمگی دته کو بوهای هر تشتی بوهای خوارنه بوهای گاز و بنزین بوهای از فهم دکم ویکه و گلک کس جو فهم دکم از ویکه فهم دکم گلک جو و مالبات عم لسكرانتون بنسلفانيا باوي ما جمالي دركتش بو هر الكهرب واف يك باندور المكر از ويك فهم دكن جبرولو از وكو سروك كي وقتا تشت بكر وقتا وك سروك يكم تشت مكركو از بلانك رزغاريه بينم هولي دوي بوي غافي ما دو قانون جاليه كونغرسي بل يعني قبول كركو بوي ما بستي آلیکاریا آبوریا امریکا و مالباتین امریکا بکر بویه که ما هور هروها هول داکو ام کمپین که واکسین یا برفره دست پی بکن. البته وی که هشت کو صدما اف یک آلیکاریا خلکی حتا راده که کر. پلانا رزگاریا امریکی آلیکاریا چینا کارکران کر و هشت کو کسک لپاش نمینه ویکی کار کر کار کر قال لك كار آنين هولي دفتن كار آنين هاني براستی آبوریا ما 6.5 مليون كار نو سال آبوری آنيني رجيك مزن جدرفتن كار دي سالة كده هر وقت بيتر دي ديروكا أمريكا تهاتن هولي رجيا آبوريا ما ب 5.7 صدي زيده بو سال آبوري اف يك آخري بلند بو دي چل سالين داويده أفايا بنجهك تشتكي بنجهيبو قافك بنجهيبو دا آبوريا مدى دي چال سالين داويده جمر دهاتا قوتن كو أو آليكارين جبو باجي دهاتا داين جبو هر کسی باشون لی براستی اف یک آلیکاریا خلکین وکی دن ندکر جگرا سروک هاریس و ام اختم و از قابم هاتن سروی دستلاتی قال لك جداهيين ما هبون وبرهنانا دا امريكا ده کو پروردکرنا امریکا و آواکرنا هیزک الامریکا آواکرنا آبوریه که جبنی بر بجور و گودنا بر آراسته نج جور بر بخاره و برگو ام دزانن دما کو چینا ناوین مزن دبا خلکین هجار جی به وینر دوانی و هلدکشن و هیدی او جی زنگین دبن امریکا باشترین ریگ و پر و فروغخانه سرانسری جیهانی هبون نوها ام ده آستا سیزدان دن ام نکارن دوی دم سالا بیستو اکی ده پیشبازیه بکن اگر ام وان تشتان سر راست نکن جبرولو نوها پلانا من قانونا من یا هردو پارتیان هیج بو آواکرنا امریکا کو تی ده ام ویکی و برهنان امریکا جنوب آوا بکن بوریا و برهنان که دیروکی ام نوها نبحثا حفتين بين چینه دکن ام حفتا ام بحثا 10 سالیا بين چینه دکن او افيك امريكا فاجو هزينه کو مدين السريه كي كو ام ايدي كاربن بيش بازيا ابوريا بيس صاله بيستو يكي بكن كو بير له سرنسري جهاني فيكي بكن بتايبت لتشيني من جسروك تشيني شي جين بينغ كوت كو نتشتكي باشا كوت بيش بازيا خلق امريكا بكره امي قالك بمليونان كاران درفتين كاران جبو امريكان ببين امي ريغن خو باش بكن امي وانو جنبكن امين بيندر و قالك دفرين دنيا امريكا سرانسري امريكا امي بنشينيه سر راست بكن
امي 500 انكو 9 مليون طرمبيلين الكتريك انكو سر كهرباء بين هولي وامي ميكانيزم كبين هولي كو حر زاروك لامريكا كهرباء افا باقش فخل مالي بالدبستاني بالكويدا كيبه ومقاربن انترنتك بلزق باش پیش کش بکن لحر جبو هر امریکی چل گندابن چل جهه دوردست بن چل جهی بد وی ام وی که بکن حتی نها 4000 پروژه هاتن راگهاندن ای شفجی از رادگینم کو ای سال امی 65 میل آنکو ریگ سراست بکن و هر و 1500 پر لسرانسری امریکا امی وی که بکن خلقنو دماكو ام برين خلكين باجان ددن جبوكو ام امريكا جنوب افابكن ام ويكي بريا كرينا برهمين امريكي بكن وبشجريا كارين امريكي بكن حكومة أمريكي دورا 600 مليار دولار هر سال خرج دكش بوكو في ولاتي آزاد وأولى بهلا قال لك تشت هاتنا كرنج بوكو كارين أمريكي وهروها درفتين دنورن من هر دا صلاة بيج هر ريفابريد بيجاوي بوكا إيمان براستي أم دكين في تشتي امي برهمين امريكي جبوكو ام حرتشتي الامريكا بكن هاجر تشي بارتشين فروكيان بنجي يانجي هسن بن يان تشبن دفي حرتشتي كو الامريكا ورن شيكرن ام بكرن جنهاو بيفا امي في تشتي بكن لي خلقنو از جوار بيجم حتى كون كان قاربن پیش بازیه د پاشاروجه د بکن دفي كو ام قاربن همبر چینه و ولاتین دن راوستن جبر ولو دوی کنگرس و قانونا داهینانی پسند بکه امنها نما وان تشتان قال لك هذا كنا امنها ناكن از نها نمونه که بدموه هگر تو 20 میلان ج کولومبوس لاوهایو بچه تی 1000 هکتاری عرضه والا ببینه اویک شد بیجه تشتا قال لك تشور نابه قال لك تشتاتی راوستاندن جبر ولو از دبیجم دما کو هیزن کمپانیا امریکی ور آلیکاریا سیلیکون والی بکه کو دورا 20 میلیار دلاری کو وای سیمی کندکتر آوا بکن او جی کو جرد بیجن میگا سایت او جهن کو به هر تشت فاکتورین مزن آنکو کارگهن مزن لی آوا بکن کو 10,000 کارین باش پراددن بینه هولی اف یک و آلیکاریا انترنت بکن تکنولوژیا نو و هروها تلفون جیر اف تنه دست بکه برپرس انتل پات گیلسینگر دبیجه کو براستی ایشه فوا الویده که ایه احوایی پات پات هات مببینه و جمر گوتا و آمادن کو و برهنان آمج 20 میلیار دلار حتی 100 میلیار دلاری زیده بکه او ببه مزنترین و برهنان ده پیش ازازیاد دیروکا امریکا ده اف یکو یا هری مزن به دوی اف قانون ور اف برنویس ور پسند کرن بشینه سر ماسای اما از سر امزن بکم و امی دست پی بکن دوی ام دست پی بکن خلقنو انتل نتنية تشتك لأمريكا دبي الدورة خوبنا وتبينا نتجيروكك بالكيش هي حر جاركو تشتاكو لسر نفيسيا أمريكا هاتيا تشيكرن كامباني برياران دستيرنكو لفيدك انكارجهن خو آواكن بري چند سالات خواستن جدرفه وان تشتابكن نها افتش بكن كامبانيا فورت 11 مليار دولاران دو ترمبيلين الكتريك انكو يسر كهرباواتن كو برياوي 11
10,000 کارên nû li seranserê Amerîka tê bikin. Kampanya GMG mezintirîn weberhênan di dîroka xwe de çê dike ku ew jî bi 7 milyar dolar weberhênanê dike. Bûriya wê jî li wilayeta Michigan 4,000 karên nû peyda dike. Bi hev gişt di nav hev de 3,669 karên nû li Amerîka di sala çûyî de hatin avakirin. Kesên weke Jojo Burgess ji Jojo Tilkuye, Jojo kesekî ji bajarê Pittsburghê îşev av jî vê dekeyim. Wekû sînatorê Ohio Sherrod Brown dibêje, Sherrod Brown dibêje niha deme ew e ku em wê yekê markê bin pê bikin, bin ax bikin. Niha wext e. Ew cihê ku jê tê bûye cihê jinû ve derketina pîşesaziya me. Gelek malbat nohal berxwedin ji bo ku fatureyên xwe bidin. Enflasyon heye anko buhabûna pereya niha gelekî zêde bûye. Ez fêm dikim ev tiştaya heye ji ber wilo yek ji ewlehiyê min î sereke ew e ku ez nirxên buhayan têxim jêr kontrolê de bine. Abûriya me niha di demeke gelekî lez û bez pêş dikeve. Bêtir ji bê kesê ku xelkê pêşbînî dikir. Lê ev pandemiya ku bi serê me hatiye anko vîrusa korona hiştiye ku gelek kar li seranserî Amerîka rastî astengiyan werin nikarîbûn xelkên wergirin ji bo gorgerwan kar bikin. Bi rastî jî pandemiye hiştiye ku li ser asta cîhanê rewşa aborî têk biçe. Gelek kargeh hatin girtin, kesek gelek nema kar dikin. Ji xwe sêra bine ew bi xwe jî nema karin tirimbêlan çê bikin kampanyên wan. Ji ber vê jî buhayê tirimbêlan gelekî bilind bû. Bi taybet tirimbêlên bikarhatî. Ji bê û vê yekê jî bijareyek me heye. Rêyek ji bo em rê li ber enflasyonê bigirin ku em pereyên xelkê bilind bikin. Em mûçeyên xelkê bilind bikin. Min planeke baştir ji bo şerê enflasyonê heye. Buhayên xwe kêm bikin, ne kiriyên xwe. Ev yek têwateyê ku bêtir tirimbêl li Amerîka werin çêkirin, ku bêtir bînesazî û dahînan li Amerîka wek çêkirin, bêtir xwarin û berhemên din yên erzan li Amerîka werin çêkirin, bêtir derfetên kar li Amerîka çêkirin ew derfetên kar ku jiyana xelkê baştir dikin. Ji bedêla ku ji dervey Amerîka tişt werin berhemdan, divê li Amerîka em van tiştan çêkin. Abûrîzan vêyekê dikin asta berhemdana berfireh li ser abûriya me. Ez wêyekê dikim navê wê dikim avakirina Amerîkake baştir. Plana min ji bo şerê enflasyonê ew e ku rêjeya qerzeyê kêm bikim. Hevde kesên ku Nobel bi dest xistine dwarê aborî de dibêjin ku plana me wê rê li ber enflasyonê bigire. Her wiha karsazên pilebilind jî li Amerîka vêyekê dibêjin piştgiriya plana min dikin. Ev plana min e. Berî her tiştî divê ku ew dermanên ku biraçetan tên dayîn rê li ber wan girtin ji xwe lê binin. Wekû nimûne insûlîn. Her yek ji 10 Amerîkiyan bi nexweşiya şekir e. Li Virginia tenê wilayeta Virginia tenê min kurekî 13 salî dît hevayî vê dekin bînin navî wî Joshua Davis e. Ew û bavê xwe nexweşiya şekiriya tayp 1 bi wan heye. Ev jî têwateyê ku her roj insûlîn ji wan divê. Her insûlînek $10 li ser wan tê. Lê kargehên dermanan 30 carî bêtir lê
پران ج کسین وکو جاشوا باوی ودستینن از بدایکا جاشوا را خرفین بین برچاوی خوکوی خطات الزاروک خود نرو تزانه کو انسولین پی دوی لی تنزانت چوا پری وی درمانی پیدا بکه شخور لی بنر اف یک سر دربار رومتی دربار کارین و شیاناتی کو چوا تلچاوی زاروک خوبنره و تچاوره چی دکه جاشوا ایشف لفره لی دو روشبونا وی بو روشبونا تا پیروز به خورتو جبو جاشوا و دست حزار گنجین دن کو بنخوشیا شکرن دوی ام وی که کم بکن دوی ام انسولین بکن بکیمانی نزیده تری $35 دوی ام وی که بکن حتی کو او کامپانیین چکرنا درمانان جی دزانن باش دزانن کو او وی که او دکارن وی که بکن They already set the price for VA drugs. وان بری قال لك نرخ لسر درمان دن داتاني نا بلانا رزقار كرنا امريكا اليكاريا بمليون مالباتان لامريكا دك بريا قانون اوباما كير كو او يك صالي $2400 لسر برين بيماس ساغلميه كيم دك دوی ام پرین بوهاین انرژین سر مالباتان کیم بکن دوی ام باری وان سویک بکن دوی ام وان باجیان بدن کسین کو برهنانه بکن او کسین کو د انرژیا پاقش د کار بکن دوی ام کار بکن کو ریل بر وان کسان وکن کو کاربن ترمبیلین الکتریکه چه بکن و بوی که تکاره به $8 کمتر حرمه ل بنزینخانه هم بدن تشتا سیام او کو ام ویکی کو ام بالدانا زاروکان یعنی او بوهای بالدانا زاروکا کیم بکن خلقنو اگر تلباجارة کی مزن لامریکا دجیت سالی دورا $14,000 حسر زاروكا كي دي جبوكو تليم قاتبن دي مالباتن تشينا نافين دو مالباتن كاركر افيك دفي نكيمي حفت صديج داهاتي وامبكو بالي بدن زاروكين خوين جنج بلانا من و بوهای و بالدانا زاروکاش بو پرانیا مالباتن لنیوی خینه و کیم بکه و آلیکاریا دی و باوا بکه دناف دجی گلک جنین کو بمليونان جنین کو دفج دوقتا پاندمی دفج کاری خبردانش برگو و نکاری بو زاروک خو مقاتبن دوی او کسانا کاربن وگرن کاری خو پلانا من الویده که رانا وسته پلانا من از دخوازم گویره کیر آلیکاریان خلکی بکم آلیکاریا پیدا کرنا خانیانش بو خانیان آلیکاریا زاروکن 3 سالی و 4 سالی و بید و مستر دوی ام بوهاین وان همو تشتان کیم بکن دوی خلق ایدی دوی واریده بیتر باجان ندن نه یک فلسیجی دوی ندن هگر ایشه الویده که ام دنگدانه که بدزی بکن و حركز بيجيك و اف سيستما باجيل امريكا نه سيستما كدا دوره دفي مو يكس الراس بكن في حركز تايبت امريكان دوله من دو like Chris Coons and Tom Carper and my distinguished congresswoman we come from the land of corporate America ام جوان ولاتين جوان ولايتين دين ولاتين كو السي وش صلاة بسركة متفي قولة حتى جلوان ولاتان خلق زانكو الفيل ورجي أوجي صلاة بوري بينج كامبانيين هاري زنجين لأمريكا جوان كامبانيين بينج حزار كامبانيين سركة $4 مليار قزنج كرن $0 وك باجا فدرال دان
ev yek ne rast ev yek ne tiştekî dadweriş berûlo me ew yek pêşniyar kiriye ku 15 sedî rêjeya bacê li ser wan were zêdekirin. Niha me hiştiye ku 130 welat qebûl bikin ku ev kampanîn êdî nema karibin ji derve taksên xwe karên ji derve mitin da ku karibin da ku karibin bacê xwe li hundirê Amerîka bikin. Ev plana min e em ê dûr derbasî nav hinek hûrgiriyên wê min e. Ez ê bihêlim ku aboriya me geştir bibe û bohayên malbatan yani ku xerciyên malbatan kêmtir bibin. Em li bindî çi ne kan bi hev re kar bikin, bi hev re vî tiştî bikin ku ev tiştî bîye serî. Niha ji bo banka navendî berbijara min ji bo wê postê vê hûn qebûl bikin. Ev gotin ji bo Sînatoyê ye. Ev plana min dê eczê kêm bike, qerzdariyê kêm bike. Rêveberiya berê ne tenê hişt got qerzdarî bi rêya kêmkirina bacan serkesên zengîn û kampanyên mezin kêm bike lê her wiha hişt ku di dema pandemiyê de jî gelek pere werin berbatkirin. Lê rêveberiya me divê ew kesên ku çavdêriyê dikin vegerin û ew vegeriyan em xêrhatina wan dikin. Ji ber wilo îşev ku ez radihînim ku wezareta dadweriyê dê dozgirekî giştî ji bo sextekariya di dema pandemiyê de ragihîne. Ez vêkê radihînim. Wê kesekî nû be wekû berpêsekî nû. Heta dawiya vê salê wê rêjeya qerzdariyê dibe nîvê rêjeya ku em dema ez hatim ser vê desthilatê. Ev cara ev yek bi rêjeya $1 trilyon kêm bûye. Ez kesekî sermiyandarim, ez kapitalîstim. Lê kapitalizm bê pêşbazî ne kapitalizm e. Kapitalizm ew yek rê li ber digirawa ya dihêle ku buhayê tişta zêdetir bibe. Dema ku kampanî pêşbaziyê nakin qezencê wan bilind dibin û buha jî pê re bilind dibin lê li aliyên din malbat û cotkar û karên biçûçik ziyanê dibînin. Ev tişt niha li Amerîka çê dibin dema ku tişta hundir û dervê Amerîka. Li hundir û dervê Amerîka di dema pandemiyê de ew kampanyên ku destên kesên biyan debûn rêjeyan xwe bi 1000 ji sedî zêde kirin û gelek qezenc bi dest kirin. Îşev ez radigihînim ku ez tepeserkirinê ser wan kampanyan dikim ew ên ku ziyanê digihînin him miştirî û him jî karên Amerîkî. Li dema ku firmeyên Wall Street bêtir destê xwedatînin ser xaniyên baldana kesên bi temen. Rêjeya wê yekê bilind dibe lê ev yek li ber min divê nemîne. Ez ê dawiyê li vê yekê bimînim. Medicare divê ku standardên li malên temenmezin baştir bikin, standardê jiyanê li wê dekê meztir bikin, da ku kes karibin çaverê bikin ku çil van cihan tên pêşkêşkirin. Niha qanûna fairness ya paycheck fairness divê were pesendkirin û divê bi kêmanî pereyên her saet $dolarekê bibe $15 her saetek kar. Xanımayekê Jill Biden serkeşiya wê yekê dike ew bi xwe jî dersan dide. Divê ew yek dema ku em weberhênanê di karkerên xwe de dikin û aboriya xwe ava dikin ji binî ber bi qata navîn yan jî çîna navîn
دەبێ ئەم تشتێکی بکن کۆ ئەم ئەمریکا ژنو داوا بکەن ئەف بوویە بێتری 2 ساڵە کۆ کۆڤید 19 زیان هشتیە گەهاندیە هەر ژیانە هەر کەسێکی لە ئەمریکا لە سەرانسەری ئەمریکا ئەزانم تو وەستیایی ئەزانم تو ماندی بوویە و ئەزانم ئەڤەکە ئەژی vەیەکێ زانم ئەس هەروەها دەزانم ژبەر ئەو پێشکەتنا گومەچێکری ژبەر بەرخواداناتە ژبەر ئالاڤێن کۆ دەستێ مەدە هەیە کۆ ئەف کۆنگرسەهان پێشکەش دەکەن ئیشە بەس دەکارم بێژم کۆ ئەم بە پێشوە دەچن بە ئەولەکاری بە پێشوە دەچن کۆ جارەکەدن vەگەڕن وان ڕۆتینên خۆیên نۆرمال نۆها ڕێژەیە نۆها شەڕێمێ دژی کۆڤید 19 بەردەوام دەبێ و پێکەتنên ڕێژەیە پێکەتنان کێم دەبوویە CDC ئانکۆ دەستگەها ڕێگرتن و کۆنتترۆلکردنا دەرمانە نەخۆشیان دو قانونەکن دەرخست و ئێدی دەربارێ ماسکان خەلکە ئێدی کارن ماسکان لە خۆنەکن ji ber vê pêşketina ku di sala borî dimekiriye COVID-19 êdî nema jiyana me kontrol dike. Ez nema dixwazim wêyekê bêjim ku em li gel COVID-19 dijîn. Îşev ez dibêjim em ê qet qebûl nekin ku li gel COVID-19 bijîn. Em ê her berdewamî şerê vî vayrûsî bikin û ne her wiha ev yek û her wiha şerê nexweşiyên din bikin. دەری هەر تشتی ڤاکسین و دەرمانکردنا خۆ بکن vêyekê xwe parêzin em dizanın heta çi radeyê ev vaksîn karîgerin heger te hatibê vaksînkirin û te vaksîna hêzkirî jî din dibe rêjeya parastinê di nav laşê te de baştir dibe bilindtir dibe em dizanin malbat nihal Amerîka zarokên 5 salî û berjor dikarin ew jî dikarin vaksînê wergirin em her wiha amade ne ku dema ku COVID-19 pê dikeve Pfizer kêmkirina nexweşiya te bi rêjeya 95% kêm dike. Pfizer zêdeyî demê kar dike ji bo ku her meh 1 milyon heb ji bo me peyda bike ji bo dermankirina COVID-19 meha bê jî em ê wê hejmarê duqat bikin. Plan ew e ku her kes karibe vê heba dijî vayrûsê bê pare wergire. û heger sistema laşê te ya berevaniya te be yan jî hinek lawaziyên te hebin dermankirinên me hene û maskên gelekî baş hene bê pere ev yek. Em naxwazin kesek li paş bimîne em naxwazin pêdiviyên kesekî li paş bimîn vego em dixwazin giş bi hev re bi pêş ve biçin. Li ser mesela testkirinê me bi sedan milyonan testên bê pere berdest kirine û îşev ez wêkê radigihînim ku heger tu biçe ser malpera COVID test dadgav hefteya bê têkaribe wan tiştan bê pere bi dest bixe. Duwem em xwe ji bo cureyên nû yên vayrûsê amade dikin. Sala borî de me bêtirî ew cureyên nû me hemû giş zeft kirine. Heger hat xwestin em ê gelek bo sed roj jîn û bi gelek mehan û salan divê em haziriya xwe bikin. Heger kongres alîkariyê bike û divê piştgiriyê bike em ê karibin diwarê testê de û her wiha peydakirina maskan û heban de her tiştî berdest bikin. Gava ku alavê berdest bin ne hewçeyî ku em dibistana xwedingehan bigirin. Êdî deme ku Amerîkî vegerin kar û jiyanê xwe û careke din vegerin navendên banjarên xwe divê xelk vegerin karên xwe û ofîsên xwe. Niha di hikûmeta federal de em vêyekê dikin piraniya xelk karmendên hikûmeta federal êdî vegeriyan karên xwe. Malbat dibistanên me vegerîne ka em ser vêriyê bimînin bera zarokê me li dibistanên xwe bimînin.
حفتê û pênj sedî ji mezinên Amerîka bi temamî hatine vaksîn kirin û rêjeya nexweşiya heftê û heft sedî hatiye xwarê. Piraniya Amerîkiyan niha êdî karin maskên xwe helînin û herin karên xwe çilin dibistanan bi azadî û bi ewlekarî karin vêyekê bikin. Me tiştek baş kiriye ku me vaksîn bê pere peyda kirine, me derman û mask û test bê pere peyda kirine. Helbet ev yekê bi peratê kirin. Ez dê sûn daxwazê ji Kongres bikin ku Piraniya Amerîkan ev yek bi kar anîn û careke din dixwazin ku Kongres li ser wêkê dengdanê bide ku êdî bêtir alav berdest bibin. Çarem ez ê daxwazê em ê me dora 4000 û 475 milyon دۆزên vaksînê şandine 112 welatan serenserî cîhanê. Me ev yek ji her kesî bêtir kiriye, ji her welatekî bêtir kiriye û em li vir re nawestin. Gelek me gelek tişt ji ber Covid-19 me gelek tişt winda kirine. Me gelek wext dûrî hev winda kiriye. Lê ji her tiştî girîngtir me gelek kes winda kir, me gelek jiyan winda kirin. Bera ev kêlekê bibe dem ku êdî em ji nû ve rabin ser xwe û kar bikin. Kan bi hev re kar bikin ku em nema êdî hevdû wek dijmin bibînin. Lê em tenê wek Emerîkî li hev binarin. Em giş Emerîkî ne. Em nikarin wêyekê bigiherin kom çixoysî hatine parçakirin. Lê em dikarin wêyekê bikarin ku çawa pêş verikinin çi li ser Covid-19 bi çi jî li ser pirsgirêkê din divê em bi hev re wan birû bikin. Vê dawiyê ez çûm polîsxaneya bajarê New York û li wêdekê berî çend rojan piştî ku efser Wilbert Mora û hevbarê xwe hatin Jason Rivera hatin kuştin dema ku ew bersiva alîkariyekê dan wê çaxê hatin kuştin bi kuştinekê teqînekê di teqelêdanekê de hatin kuştin. Mora 27 salî bû, Rivera 22 salî bû. Wekû Emerîkiyên Domînîk ku li wê li ser heman kolanê mezin bûn wan xwest ku parastina تاغین خۆ بکن وەکو ئەفسەرێن پۆلیسان. ئەس لەگەڵ مەڵباتە ئەوان ئاخڤیم و مژوان دیا کرد و ئەم چخۆیسی قەرزدارێن وارن کۆوان زارۆکێن خوا کرە قوربانیش بۆ کۆ کۆلانێن مەوش بۆ کۆتاغێن مە و باژارێن مە ئەولە بن. کا ئەم کۆلانێن خۆ لە دوو خۆ نەهێلن. هەگەر ئەم دناڤبەرە ئەولەکاری و ئەولەکاریە یان دادوەریە وەک هەڤ ببژێرن. کام بە هەڤرە وەرن پاراستنە جڤاکێن خۆ بکن بە هەڤرە باوەریە تێخن ناو سیستەما ئەولەکاریێدە وان بەرپرس بگرین ji ber wilo وەزارەتا دادوەریە یا ئەمریکا kiriye qanûn ku kamîre li ser laşên efseran yan efserên polîsan were danîn ku rê li ber tiştê neqanûnî were girtin. Divê em bi hev re kar bikin û ser wêkê li hev bikin ku ne çê nabe em pera ser polîsan qut bikin. Divê em پەرەیان بدن پۆلیسان بڕاستی ji bo ku em karibin parastina civakên xwe bikin. Em divê em peran bidin wan ku alîkariyê perwerdeyê bidin wan rahînanê bidin wan ji bo ku parastina civakên me bikin. Ez daxwazê ji demokrat û komariyan bikin bi hev re ku budceya min pesend bikin ji bo ku taxên me ewle bin. Ez ê her tiştî deselata xwe bikim tiştê ji min bê ku rê li ber qaçaxçiya çekan bigirim û rê li ber wêyekê bigirim ku kes nikaribe çima kesekî li ser lîsteya terorû dikare çekan bikare çima divê ew
چەکێن ئێریشکردنی ئەو چەکێن مەزن و ئێریشاوان ئێریشە دەکەن دوێن وەرن قەدەخەکردن divê rê li ber wan qanûna weregertin ew ê ku rê dide çêkerên çekan ku tenê ku li Amerîka ku neyên ev qanûn ziyanê li gotara duwem yan madeya duwem ji destûra Amerîkî nakin bi rastî ew jiyanan diparêzin evaya mafekî serekî yê Amerîkayê mafê dengdanê divê em rê li ber mafê dengdanê negirin ew niha li jêr êrişê ye divê ev tişt divê em nehêlin ev tişt bibe îşev ez bang li Sênatoyê dikim ku qanûna azadiya dengdanê pesend bike qanûna John Lewis ya dengdan ya mafê dengdanê pesend bike û divê heman demê de qanûnê divê ke îşev ez dixwazim دادوەر ستیڤن برایر ببیر بینم کو بخوا کەڤنە لەشکرێکی ئەمریکیە و هەروەها زانایەکی کە دەستورە ئەمریکیە شکەرەمان خۆر ڕابستەر خۆ بەراتە ببینن گەلێک سپاس بۆ خزمەتاتە ئەم تەف دەزانن یەک ji berpirsiyariyên destûrî ew e ku aliyê serok ku kesekî ji bo dadgeha bilind hilbijêre wek berî min çand roja hilbijart min Ketanji Brown Jackson wekû berbijareke nû ya dadgeha bilind berbijar kir وەکو دۆزگرێکە berê her dۆزگرێکە giştiya berê û parêzereke taybet her kes dora xwe kêm kiriye ew ji wexta ku hatiye berbijarkirin wê karî bû koalîsyoneke berfireh ji piştgiriyê li dora xwe kom bike ji dadwerên berê ji efserên polîsê çi demokrat û çi komarî divê em vêyekê li ser wêyekê kar bikin her wiha xelkno ez ê tiştekî din ser meseleya sînorê xwe sînorê Amerîka bêjim divê em teknolojiya nû bi kar bînin da ku em rê li ber wan qaçaxçiyên muxederatan bigirin me li gel Meksîk û Guatemala tîmên hevbeşê navbedariyê ava kiriye me aniye holê ji bo ku em bêtirin qaçaxçiyên mirovan dest bikin me gelek dadwerên koçberiyê anîne holê da ku alîkariya malbatan bikin ew ê ku ji ber tund û tujiyê direvin û li walata me dibin koçber divê em alîkariya wê bikin ku kesê wan zû werin proseskirin bav û kalên me rêkek ji bo wan kesan vekirî ew ên ku dixwazin werin Amerîka û jiyaneke nû li Amerîka bijîn divê qanûnê me divê warê de werin guhartin divê werin baştirkirin divê malbat werin cem hev careke din malbatên ku ji hev hatine parçekin cudakirin ji ber wilo tişta yekem a herî baş û jîr ku werekirin divê ev tişt werekirin divê odeya bazirganiya Amerîka لەگەل یەکیتیەن سەرانسەری ئەمریکا bi hev re kar bikin pêşxistina azadî û dadweriyê tê wê wateyê ku mafê jinan were parastin mafekî destûrî ye ku heger te here pêş tûnel paş nemîne divê tu rê bide jinan ku ew hilbijêrin ku ew mafê xwe hilbijêrin
مافێ دایک بوونێ ji bo kesên LGBTQ kesên hevregez xwaz yên Amerîkî ji kere divê ew qanûna wekheviyê were ber dêska min ji bo ku ez imze bikim û rê li ber qanûnên wîlayetan bigirin ew ên kesên transgender ango hevregez ango regezguhêr divê ev yek divê ew neheqiya hember wan werrawestandin. وەکو گۆ من دیار کرد ئەم بەلکی لەسەر gelek بابەتان li hev nakin lê em li ser gelek tiştan jî li hev dikin min heşt qanûnên ji herdû alî herdû partiyan me imze kir hem hin girtina hikûmetê û him jî parastina Asyayên Emerîkî yan jî qanûnên girêdayî tawanên kîndariyê gelkî giring ji me re em ji welatê xwe re diyar bikin ku gavan bi hev re kar dikin tiştên mezin bi me re derdikevin. Ji ber wilo îşev ez ejendeya yekîtiyê ji bo welat pêşkêş dikim. Çar tiştên mezin hene yek berî her tiştî divê em wê belavbûna opioidê rawestînin em rê li ber wê bigirin em şerê wê bigirin divê em rê li ber wan qanûnan bigirin ew ên ku rê digirin divê em rê li ber bijîşka bigirin ku êdî raçêtan ji dextora ji nexweşa nenivîsin ku ziyanê li wan bikin. Divê em rê li ber qaçaxtiya madeyên hişber bigirin çi li ser asta wîlatan çi jî li ser asta bajaran. Îşev niha em pîrozbahiya wê dikê dikin ku 23 milyon Emerîkî ji madeyên hişber û dermanên din tên rehetkirin. Ev ya tiştekî baş e. Plana min ya rizgariya Amerîka ew e ku pereyan dide dibistanan ku pereya ku mamosteyên nû bîne û alîkariya xwendekaran bikin ku careke din karibin werin ser rêya rast di mesela fêrkirina di prosesa wê de. Wekû Francis Haugen dibêje Francis Haugen ku karmenda berê ya Facebookê ye îşev ew jî li me re hûn wê dibînin va îşev min me re ye divê platformên medyaya civakî berpirs werin dîtin û divê got zarok qezencê ser hesabê zarokê me qezencê nekin. Ez spasiya te dikim. Ez spasiya ser dilêrî û hêza te dikim. Divê em daxwazê ji kampanyên teknolojiya bikin ku êdî agahiyên taybet yên xelkên me û zarokên me nedicivin. Kam alîkariya wan Amerîkaya bikin ew ên ku daxwaza saxlemiya derûnî dikin. Her kes pêdiviyê bûyekê heye. Çi kesê ku pêdiviyê bûyerî xekarî hebe divê ku şiyana me hebe kom alîkariya wan bikin. Sêyem xal ew e ku em piştgiriya leşkerên me yên dêrîn bikin. Leşkerên dêrîn bingeha welatên me ne. Pişta vî welatî ne. Min hergav bawer kiriye ku bir erkeke pîroz e ku em alîkariya wan kesa bikin ew ê wan kon dişînin şer û alîkariya malbatên wan bikin ew ên ku li dû wan dimînin. Rêveberiya min alîkariya pêwîst pêşkêş dike ji bo çi dwarê peydakirina karan de çi jî dwarê peydakirina xaniyan de ji bo leşkerên dêrîn ku qerzdar jî nemînin. Ez bêtirî çil carî çûme Iraq û Efganistanê. Gelek pirsgirêk li wê dekê hene eger gêjbû bin ser êş bin çê bin. Divê alîkarî ji bo wan kesan were kirin ji ber ku ev kesana rastî gelek pirsgirêka tên çi ser êş bi û gelek caran jî rastî penceşêrê bin. Ku dibe sedema mirna wan ez dizanim.
یەک جوان لەشکەران کوڕێ من بوو بۆ بایدن بوو لوێ دەکێ وەختا کۆ لە عێراقێ بوو پاشێ لە کۆسۆڤۆ بوو چوو ئەو لوێ دەکێ لەگەل شەروانێن دن بوو ڕاستی پەنجە شێرا مەژی بوو لێ ئەس دخوازم پێگیریەکێ بدم بۆ هەر کەسی وەکو نمونە خانما بی یا لەشکری ئەمریکی هیث رابنسن ئەو کەس لە کۆسۆڤۆ عێراقی شەڕ کرد ئەو خانما وی دانیێل ئیشەڤ لێ دەکێ بمەڕەیە هیچ دخواست بە قیزا خۆر کار بکەتمی بە لەگۆ سردلیس ئەو ڕاستی پەنجە شێرێ هات پەنجە شێرەکە دەم درێژ بوو کۆ سینگاوی ولا شوی تێک برد دانیێل دەبێژێ گۆ هیت حتا دەقا داوی وەکو شەروان بوو شەڕێ نەخۆشیە دەکرد وێژی ئەو ژینەت هات ڕاوەستە دڕیا وێ ئێشە هاندە وێ مەبەستێکش خۆردیت وێ ئارمانجێک لە پێش چاوێ خۆدیت ئیشەف دانیێل ئەم هەموو دانیێلن نوها وەزارەتە کاروبارên لەشکرên دێرین ڕێ li ber wê kêvekiriye yan bûye pêşeng ku êdî alîkarî ji wan kesan were kirin ew leşkerên me ew ên ku li Iraq û Efganistanê şer kirin ku bi hem alîkariya saxlemî ji wan re were pêşkêşkirin û hem jî alîkariya darayî ji wan were pêşkêşkirin piştî ku vedgerin ji bo şerê gelek nexweşiyan bikin di nav dijî penceşêr ya herî dawî ez ê bêjim behsa penceşêrê bikin ka em dawî li vê nexweşiyê bînin ev yek ji me re tiştekî taybet e tiştekî şexsî ye ئەڤایە تشتێکی تایبەتش بۆ منش بۆ جل و ji بۆ کامەڵە و ji بۆ gelek kesên din jî ji wan win gelekan ji we kesek bi ji ber nexweşiya penceşêrê winda kiriye kanser an ku penceşêr sedema di duwemiyan ya mirinê li Amerîkayê meha çûyî من planeke nû ragihand ku serokê berê serok Barack Obama berî 6 salan ji me xwaz kiribû armanca me ew e ku em rêjeya mirina bi penceşêrê 5 sedîkên bikin di nav 25 salên bê de پلانێک me heye ku em daxwazê li Kongrêsê dikin piştgiriya darayî bidênê ev plan ku projeyeke Wezareta Berevaniyê ye wê armanceke vê yekê hevê bernamê hebe ku piştgiriyê bike di warê penceşêrê de di warê Alzheimer de di warê nexweşiyê şekil di gelek nexweşiyê de ne ev e ejendeya yekîtiya me ez tiştekî vê yekê di nabînim em karin vê yekê bikin gelî Emerîkiyan îşev em bi hev re li vî cihê pîroz kom bûne ku bo xwe keleha demokrasiya me ye li vê avahiya Kapîtol avahiya Kongrêsê nifşildû nifşî Emerîkî li ser gelek pirsan rastî gengeşiyê bûne û li hev nekirine lê gelek tiştên başî kirine me bi hev re şerê ji bo azadiyê kiriye me şerê ji bo me azadiya xwe berfireh kiriye me zordarî me biriye me şerê terorê kiriye me şerê zordariyê kiriye me welatê herî azad û herî bihêz û herî pêşketî li cîhanê ava kiriye niha divê demjimêra me ev kêlîka berpirsyarê ye di dîrokê de wê ev yek were dîtin
دوێ ئەم لە هەمبەر vê ئەزمونێ دەرکەون دوێ ئەم ئازادیا خۆ بپارێزن دوێ ئەم وەک هەڤیە و دەرفەتێ بەرفرەه بکەن دوێ ئەم دەموکراسیا خۆ بپارێزن ئەv وەختنی gelekî زەحمەت و دژوارن lê ez niha ji her wextê bêtir derbarê paşeroja Amerîka pêşbînim geşbînim ji ber ku niha paşeroj berdest ji ber ku ez dizanim bi rastî tiştek tinê ku em nikarim bikin ji ber wilo em îşev ez niha ez îşev wekû di ev bûye di sit û çil û pênc salên me ku em wekû welat hene ez îş sal têm welatên xwe têm em bi hev re em îşev em îro xurtirin ji berî salekê em ê piştî salekê jî ji niha xurtir bin ev niha kêlîka me ye ku em hemû aslengî û zehmetiyên vê dema xwe li dû xwe bihînin em zora wan bibin wekû xelk wekû yek Amerîka welatê girtiye Amerîka Xwedê we tevan biparêze û Xwedê leşkerê me biparêze gelek spas herin bi dest bixînin لە ماوەی ڕابردوودا و لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە گوێبیست و بینەری وتاری سەرۆک بایدن بووین کە یەکەم وتاری بوو لە کۆنگرێسی ئەمریکادا وەک ستیت ئۆف دە یونیەن یا وتاری ساڵانەی ئەمریکا پێشکەشی بکە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە بەردەوامین لەسەر ڕۆماڵی تایبەتی ئەم وتارە تایبەتەی سەرۆک بایدن ئێوەی ئازیزیش دەتوانن لە هەموو پلاتفۆرمەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکاوە بینەر و گوێبیستی ئەم ڕۆماڵە تایبەتە بن بە هەمان شێوە ئەم ڕۆماڵە تایبەتە لە کەناڵی NRTەوە ڕاستەوخۆ پەخش دەکرێت. ئەڵبەتە ئەگەر بگەڕێنەوە سەر وتارەکەی سەرۆک بایدن وەک چاوەڕوان دەکرا بە دۆسی ئۆکرانیا و ئەو هێرشەی کە رووسیا دەیکاتە سەر ئۆکرانیا دەستی پێکرد سەرۆک بایدن لە وتارەکەیدا ئاماژەی بەوە کرد کە گەلی ئۆکرانیا هاندەرن بۆ هەموو جیهان هەروە وتی ئەگەر دیکتاتۆرەکان باجی ڕەفتاریەکانیان نەدەن ئەوە کاری جێرەشەوێنی زیاتر و ئاژاوەی زیاتر دەکەن سەبارەت بە سەرۆکی رووسیا سەرۆک بایدن ئاماژەی بەوە کرد کە پوتن شەڕێکی ناڕەوا و بێبیانووی هەڵگیرسان ئەلبەتە چەپڵە ڕێزانێکی گەورە کرا هاوکاتی باسکردنی ئۆکرانیاوە لەلایەن ئامادەبووانەوە لە هۆڵی کۆنگرێزدا بۆ باڵیۆزی ئۆکرانیا کە یەکێک بوو لە میوانە سەرەکیەکان لەم وتاری ساڵانەی سەرۆک بایدندا. سەرنجان ڕادەکێشم چاوەڕوانی وەڵامی کۆماریەکانین هەروەکو بارێکی باو لە پاش وتاری سەرۆکی ئەمریکا جا کۆماری یا دیموکرات بێ بە دوایدا بە چەند خولەکێک کۆماریەکان بۆ ئێستا چووکە سەرۆک بایدن لە دیموکراتەکانە کۆماریەکان وەکو ئۆپۆزیسیۆن وەڵامی تایبەتیان دەبێ ئەگەر هاتوو باو سەرۆکیش لە کۆماریەکان بواە بێگومان دیموکراتەکان وەڵامی خۆیان دەبوون. سەرۆک بایدن لە وتارەکەیدا جەختی کردەوە لەوەی کە ئەمریکا و ئەوروپا یەکگرتوون هاو هەڵوێستن بۆ بەرەنگاربوونەوەی رووسیا و ئەو شەڕەی کە ئێستا لە ئۆکرانیادا ڕوو دەدا سەرۆک بایدن وها ناودێری کرد کە جیهانە لە شەڕدا شەڕ لە نێوان دیموکراتی و دیکتاتۆریدا. هەر ئەم شەو لە وتارەکەیدا سەرۆک بایدن کە یەکەم وتاری ساڵانەی بوو لە کۆنگرێسی ئەمریکادا پێشکەشی کە ڕایگەیان داخستنی ئاسمانی ئەمریکا بەڕووی هەموو فڕۆکەیەکی رووسیاداوە ئەم بڕیارە کاتژمێر 12ی ئەم شەو دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە واتە بۆ لەمە دووە
هیچ فڕۆکەیەکی ئەمریکا ببورن هیچ فڕۆکەیەکی رووسیا ناتوانێت بە ئاسمانی ئەمریکادا هیچ جۆرە گەشتێک بکە. سەرۆک بایدن پەیمانی دا بەگەلی ئۆکرانیا کە 1 ملیارد دلار تەرخان بکرێ بۆ ئۆکرانیا و دروستکردنەوەی ئەو دامەزراوانەی باوەی شەڕەوە زیانیان پێگەیشتووە. ئەلبەتە لەشکری رووسیا بردومانێکی زۆر قورسی شارە سنووریەکانی ئۆکرانیا دەکا بەپێی ئەو دیمەنە ڤیددیویانەی کە بڵاویش بوونەتەوە زۆرێک لە خەڵکی سیڤیل و باڵەخانە سڤیلیەکانیش دووچاری زیانێکی گەورە بوون. سەبارەت بە یەکێتی ئەوروپا سەرۆک بایدن جەختی کردەوە لەوەی کە یەکێتی ئەوروپا لە هەموو کاتێک زیاتر لە ئێستادا بەهێزتر و یەکگرتو تریشە. ئەلبەتە سەرۆک بایدن لە درێژەی وتارەکەیدا جەختی لەوە کردەوە کە لە ماوەی ساڵی پارداواتە ماوەی ئەم ساڵی ڕابردوودا توانراوە لە ئەمریکا نزیکەی 6 ملیۆن و 500,000 کاری نوێ بێنرێتە ئاراوە کاری نوێ دابین بکرێ و لەگەڵ ئەوەشدا کە ئێستا لە ئەمریکا هەڵاوسانێکی دارایی هەیە و گرانی لێکەوتۆتەوە بەڵام سەرۆک بایدن پەیمانیدا بە هەمووگەلی ئەمریکا کە بەرەنگاربوونەوەی گرانی ئەرکە هەرەسەرەکیەکەی دەبێت. لەسەر پەتای کۆڕۆناش سەرۆک بایدن باسێکی وردی کرد لە بەرەو پێشچوونەکان بۆ بەرەنگاربوونەوەی ئەم پەتایە و باسی لەو پێشکەوتنانە کرد کە لە ئەمریکا هاتوونەتە ئاراوە لە ڕێی بەکارهێنانی ڤاکسینەکانەوە تا ئەو کاتێک کە سەرۆک بایدن وتی نابێ پەتای کۆرۆنا کۆنتترۆلی ژیانمان بکات. ئەمانە بەگشتی و لەگەڵ چەندان نمونەی تر کە سەرۆک بایدن لە وتارەکەیدا هێنایەوە. ڕاستەوخۆ هێرۆ زەنگەنەم لەگەڵدا لە ڕێی سکایپەوە. هێرۆ ماندوو نەبی ئێمە بەر لە وتارەکە باسمان لە هەوڵەکانی سەرۆک بایدن کرد بە تایبەتی لە دانانی دادوەرێکی نوێ بۆ دادگای باڵای ئەمریکا. تۆ ئاماژە بۆەوە کردبووتت سەرۆک باسی دەکات لە وتارەکەی ئەم شەویدا. چۆن بوو باسکردنەکە بەلای تۆوە؟ بەڵێن هەروەکو ئاماژەی پێکرد کە یەکێک لە بەرپرسیارەتەکانی سەرۆک ئەوەیە کە با بڵین دادوەری دادگای باڵا دەستنیشان بکە و ئەویش باسی لە دەستنیشانکردنی ئەو خانمە کرد و باسی لە ڕابردووی ئەو خانمە کرد کە کارەکانی چی بۆ چۆن با بڵین ئەزمونێکی هەیە لە بنەماڵەیەکی خوێنەوار و لە با بڵین کارەکانی کە پێشووی کردوێتی ستایشی کردووە داوای کرد کە پشتیوانی لێ بکرێەوە. هەروەها جگە لەوە ستایشی دادوەربرایریشیدا کە خۆی لەوێ ئامادە بوو سپاسی کرد بۆ خزمەتەکانی کە کردوێتی لە دادگای باڵای ئەمریکادا و کۆمەڵێک بابەتی تریش لەم وتاری ئەم ساڵدا باسکرا جگە لەوانی کە ئاماژت پێکرد کە بەشێکی زۆر لە خاڵە گرنگەکان ئاماژت پێکرد تۆ بەڵێن ئێستا لەمە بەڵام جگە لە بابەتی ئۆکرانیا کە بەشێکی سەرەکی بوو لە وتارەکەی و بەوەش دەسی پێکرد بەڵام بڵێن ئەوەی جێگای سەرنج بوو کەمتر باسی لە سیاسەتی دەرەوەیەکانی ئەمریکا کرد. بۆ نمونە باسی لە وتوێژەکانی ناوکی لەگەڵ ئێران نەکرد کە ئێستا ئەو توێژانە بەڕێوە دەچێ. ینی ئەوە شتێک بوو لەوەی کە چاوەڕوان ئەکرا باز بکرێەوە. هەروەها باسی لە ڕۆژی ئەفغانستان نەکرد لە دوای کشانەوەی ئەمریکا لەوێ. ئەمانە ئەو شتانە بوون کە چاوەڕوان ئەکرا. لە شەڕی دژی تێرۆریزمیشدا باسی لە هەوڵەکانی ئەمریکا نەکرد یاری بە شێوەیەکی ورد و سەرنجڕاکێش. بەڵێ زیاتر بابەتی ئۆکرانیا یعنی فۆکسی سەرەکی سەرۆک بایدن بوو بۆ مەسلەی سیاسەتی دەرەوە گینا باسی لە بابەتەکانی تر کە چاوەڕوان ئەکرا لە شەودا باز بکە باسی لەوانە نەکردوە. تیشکی زۆریشی خستە سەر بابەتی ئابووری. لە بیرمان بێ بابەتی ئابووری لە ئەمریکا یەکێکە لە گرنگترین بابەتەکان بەلای خەڵکی ئەمریکا و ئەوانەی کە لێرە لە ئەمریکا دەژین بابەتی ئابووری بەلایەنە و گرنگە و بە تایبەتی ئەم وتاری ئەم ساڵی ژیانی ئەگەر لە چەند مانگی داهاتووە
باسی چەند مانگێکی داهاتوو بکەین ئەم هەوڵەکان با بڵێن هەڵمەتەکانی هەڵبژاردننی مترم هەڵبژاردننی کۆنگرێز لە ئەمریکا دەست پێکات جا ئەمە یەکێکە لە وتارانی کە زۆر گرنگە بۆ خەڵکی ئەمریکا کە ینی ناڵێم 100% لەسەر بنچینەی ئەم وتارە دەنگی خۆیانەدەن چونکە هێشتا زووە بۆ هەڵمەتەکانی هەڵبژاردن بەڵام کاریگەری هەیە بۆیە بابەتی دۆسی ئابوووریەکان بەڵێ دۆسی ئابوووریەکان ینی زۆر زۆر گرنگی هەیە و یەک لەوانە کە باسی ئەزمموی خۆی کرد وەکو باوکێکە یعنی ئەمریکایەکان چەندێک پارە بە خزمەتگوزاری بۆ مناڵەکانیان دەدەن بۆ کاتێکە کارەکەن وتی کە نابێ ئەمریکایەکان لە سەدا حوتی زیاتری داهاتیان بەمە بدەن ئەمە شتێکی زۆر ئەو بۆ هەروەها هەروەکو پێشتریش ئاماژەم پێکرد ئەو مناڵی کە بانک کرابوو نەخۆشی شەکرەی هەبوو زۆر باسی لە نەخۆشی شەکرش کردوولەوە چۆ باسی نرخی دەرمانەکان و هەروەها وتی پێویست ناکە ینی نابێ ئەمریکایەکان زیاتر پارە بە دەرمان بدەن بە تایبەتی دەرمانی شەکرە ئینسولین کە یەکێکە لە دەرمانە هەرە گرانەکان لە ئەمریکا کۆمەڵێک تری شتی تریشی باز کرد و سەبارەت بە پەتای کۆرۆناوە هەروەها وەکو دەزانین لە ماوەی ڕابردوودا با بڵێن ئامێری تاقیکردنەوەی کۆڤید بە خۆڕایی درا بە ئەمریکایەکان جارێ وتی جارێکی تریش لەم مانگەشەوە دەتوانن جارێکی تر داوای بکەنەوە بە خۆڕایی بۆ ئەمریکایەکان دەتوانن پێیان بدرێ بۆ ئەوی زیاتر ئەوە بکەن و هەروەها باسی لەوە کرد کە دەبێت ئیتر دەست بە گەڕانەوە بۆ سەرکار بکرێت دەبێت بینەوە سەرخۆمەش بابەتێکی گرنگ بوو کە باس کرا بەڵێ هێرۆ لەگەڵمانە بمێنەرەوە دەشمەلای دکتۆر کرمانج گوندی لە زانکۆی تەنەسی ستەیت لە شاری ناشڤیلەوە دکتۆر کرمانج ئەم کاتت باش هەڵسەنگاندنی تۆ بۆ وتارەکەی سەرۆک بایدن چۆن بوو یەکەم وتاری ستیت ئۆف دە یونیەن وتارێکی زۆر سەرۆکانە بوو وتارێکی هەمەگیر و هەمەلایە نەبوو باسی لە بەتایبەتی بە و پەیامە بەهێزەی کە دەستی پێکرد لە پارەی ئەیرانی ئۆکرانیایە لە بەرامبەرەوە داگیرکاریەی رووسایە پەیامێکی زۆر بەهێز بوو هەم بۆ خەڵکی ئۆکرانیایە کە ڕوحیەیەکی تازە بخاتە بەریان ئەم پەیامێکی بەهێزیش بوو بۆ پوتین بۆ سیاسەتە خوێن ڕێژەیە کە لە وڵاتە بەرپای کردیە پاشان جەختی خستە سەر وەزعی ئەمریکایە ناوخۆی ئەمریکایە شتێک کە سەرنجی منی ڕاکێشە چاکسازی لە سیستەمی سکات بوو بۆەوەی کە ئاماژەی بە هەندێک کۆمپانیای ئەمریکی کرد کە 40 بلیۆن دلار ساڵی ڕابردوو زیاتر لە 40 ملیارد دلار سوودیان هەبووە 1 سنتیشیان نەداوەتە حکوومەتی فێدرال ئەو پێشنیازەی کە کردی ئەوان لە 115 تەکس بدەن شتێکی باشە شتێکی مرۆڤانەیە شتێکی عادیلانەیە لەمەڕ وەزعی ئەوەی کە 600 وەک ئاماژەی پێکرد 6 ملیۆن بەرمیل نەفت ئازاد بکاتن بۆ ئەوەی ئەو بەهای بەنزین کە چۆتە سەرێ وەکو یارمەتێک بۆ خەڵکی ئامریکایبی پێم وایە ئەوە شتێکی باش بوو ئاماژەی بەوە کرد کە 6.5 ملیۆن جاوی ساڵی ڕابردوو کاری دروست کردیە ئەو پلانەی کە هەی بوو هەندێک لەوانە لەوە دەچوو کۆماریەکان بە دڵیان نەبیتن بەڵام بە شێوەکی گشتی کە نەزەر بگری تەواوی ئەو لایەنانەی ئاماژەی پێکرد هیوایەکی زێتری لا بە خەڵکی ئامریکایان پێم وایە زۆرینەی خەڵکی ئامریکای پێشوازی لەو پەیامەی ئەو شۆی پرێزیدنت بایدن دەکەن لە هەمان کاتیش بەو ڕوحیەیە کە جارێکی دیکە گیانی داوە بەرێبەوەی کە یەکێتی ئامریکایە چ لە ناوەوە چ لە دەرەوە بەهێزە ئایندە گەشە ئەو پەیامەش بۆ لە سەرۆکەوە بێتن بۆ میلەت هەمیشە میلەت خۆشنود دەبیتن و بەتایبەتیش بە لایەنانەی کە لە بواری ژێرخانی ئابووری ئاماژەی پێکرد بەڵام دکتۆر کرمانج ئێمە خاڵەگەی نابێت لە بیرمان بچیانی لە کاتێکا وەکو سەرۆک بایدن ئاماژەی پێدەکا 6 ملیۆن و 500 هزار کار لە ماوەی ساڵی ڕابردوودا
دروست کراوە بەڵام لە هەمان کاتیشدا ئاستی گرانی هەڵایسانی دارایی لە ئەمریکادا بەرز بۆتەوە خەڵک چۆن دەتوانێت ئەو جۆرە هاوسەنگیە ببینێ ئەویش یەکێک لە نقطە خاڵە گرنگەکان کە باسی کرد ئەوە بوو ئەوەی کە تەوەڕوم زۆر بووە لە نەتیجەی ویستی خەڵک لە بەرامبەر کەمیت ئەو کالایانەی کە دەیانەوێتن سپلای سندێمان ئەوە بۆتە هۆی ئەوەی کە نرخی هەموو شتێک لەوانە باسی فرمێری دەستی دوی کرد نرخی چۆتە سەرێ پلانی دانا کە چۆن ئەو تەوەڕومە بێنی دەخوارێت لەوەی کە پارەی دەوا و دەرمان کەم بکرێتەوە نرخیان پارەی دایانی منداڵان کەم بکرێتەوە وەک ئاماژەم پێ کرد چاکسازی لە سیستەمی تەکنیک کۆمەڵێک شتی باس کرد کە دەکرێتن یارمەتی بدرێتن باسی ئەوەی کرد کە لە سەد کە دەستحەقی خەڵک بخرێتە ئەو کارگەران ببیتە $15 بەڵام شتێک ئەو گوتی کە ئەگەر گوێی لێ بگرن ئەگەر گوێی لێ بگرن بڕوا دەکەم لە 6 مانگە تا ساڵێکی دیکە گرفتی تەوەڕوم لە ئەمریکایە نەمینێتن بەوەی کە گوتی نرخی کالاکان لە بازار ئەرزان بکەن ئەندێ نمونەشی هێناوە لەو مەسەلەی کۆمپانیەکانی دەواسازی کە گوتی ئێمە تەنیا هەمان دەرمانە لە هەمان کۆمپانیای ئامریکایە دروست دەکرێتن بە هەرسەنگاندن هەمان دەرمان لە وڵاتانی دیکە کە خەڵکی وڵاتانی دیکە دەکڕن ئەمریکیەکان زیاتر پارە دەدەن پێم وایە هەندێشتی زۆر سەرنج ڕاکێشی باس کرد و بێتەوارم خەڵک پێشوازی لێ بکاتن و خاوەنددارێتی ئەو پەیامە بکاتن بەوەی کە لەگەڵ نوێنەرانی خۆیان لە سێنات لە جواتی نوێنەران کار بکەن کە ئەو پلانەی کە ئەو گوتی دەینێریتن لە بۆ کۆنگرێس پشگیری لێ بکرێتن بۆ ئەوەی زیاتر یارمەتی خەڵکی ئامریکا دکتۆر بە یارمەتی خۆ من دەچوە لای ساڵح دەمیجار ئێستا لە کۆشکی سپی ساڵح چاوەڕوان نەدەکرا لە دۆسی سیاسەتی دەرەوەی ئەمریکادا هەر هەموو جەختەکە لە یاسایجیەکە بخرێتە سەر دۆسەی ئۆکرانیا بەو نمونە باز لە ئێران نەکرا وەکو هێرۆژ باسی کرد باز لە شەڕی دژی تێرۆریزم نەکرا باز لە دۆسیەکانی تایبەت بە ڕۆژەڵاتی ناوەڕاست یعنی باز نەکران ئەمە چۆن لێک دەدرێتەوە بەڕای تۆ بڵێن یەک بخوا باوەکی دیار و زەلال ئاشکرێ دکات چ قاس دۆسەیە ئۆکراینایش بۆ ئەمریکای گرینگە کۆ سیا خۆدا سەر وان ئەمین سیاسەتا دەرڤایە ئەمریکا بگشتی نەتەنێ وێژی لێ هەنێک مژاری نافخۆیژی هەر وەکو وەژی باڵدا سەروەیەکێ کۆ هەر گۆتارە خوای سەرۆک بایدن بە ئەوە ئۆکراینای دەست پێ کرد ئەفژی تێوە واتەیە کو چ قاس ئەف دۆزای ئۆکراینای لە عالیە کۆشکا سپیل عالیە سەرۆکی ئەمریکا لە عالیە بەرپرسن ئەمریکی گرینگە ینی ئەو ئەم ببێژن ڕێزا مژارن کۆ بەحساوی هات کری دەست پێکێدا ئۆکراینا پشتا مەسەلا کۆرۆنایە پشتا ئابووریە بەشێک مەزنج گۆتارە خوا تەرخان کرد بۆ وێ ئەڤران هەمی ببێژن چاوەڕێ بوون تەندروستی دموکراسی و بەرەوانی ئەمریکا لە دۆر نرخێن دموکراسی و وەکهەوی و ئازادیە یعنی ئەوانە هەمی دەهات چاوەڕێکردن لێ تشتێ بڕاستی نەهاتە چاوەڕێکردن ئەوە کۆ ئۆکراینا سیا خۆدا سەر ئەم ببێژن هەمی ئەف مژارên ku we behsa wê kirî doseya navokiya Îranê şerê dijî terorê vekişîna Amerîka ji Efxanistanê li Iraq û Sûriye yanî gelek mijarên siyasetên derve hebûn ku çaverê bû ku ew behs bike lê diyar e ku koşka spî giringiyeke taybet daye ser em bibêjin doseya Ukraynayê ku destpêkê da bêhtirî 10-15 deqê destpêka axaftina xwe de jî terxan kirin لەگەڵ ئەوەشدا ساڵح کە سەرۆک بایدن بۆ خۆی بڕیاری دا بۆ ئەو هێرشەی کە کرایە سەر ئیبراهیم قوڕەیشی سەرکردەی داعش لە سووریادا کە کوژرا لە نزیک سنووری تورکیاوە بەڵام هیچ ئاماژەیەکی پێ نەکرد. ڕاست دەبێژێ بڵێن ینی ئەف چاوەڕێ بوو کۆ بەحسەوەیەکێ ببە
ل دما مجارة ترور شر ديجي ترور نبوه دمه آخافتنا دوی درباره دجیوه به واتبه جبروه دیارکو وقت ترخان کری جبو آخافتنه بهتر دیار هنک سوز دا بون هوال بندین خواهی اوروپی و بایخدانه که بهتر بده و مجاره دوی درباره دا و دیارکو او ام ببیجن ایریشا روسیای بهتر وکو مترسینها لسر حتی اولکاری هوال بندین امریکای ببیجن دور و نزدیک تفدا دبین رنگه کو بگاوی آسته کو مترسی بر سر اولکاری نافخوی امریکا جبر وی که بهتر رونی دا سر مجاره اوکراین و اف مجاره دن هاتن پاشگو خستن نه هاتن پاشگو خستن رنگ هاتن ببیجن درنگ خستن جبو دمکدن آخافتن پیش دا رنگ بحثاوی ببی لی براسيجي وقتجي قوت يعني جافري بكو بحثوان مجاران ببالي بحثاوية كي نب مالا دكتور كرمانج اويكا سروك بايدن امشو لو تاركي دا همو جخت كرنوكي لاوكرانيا ابو اكلي واتي بقين كبو لموضوع بون منا دۆسیەکانی تایبەت بە ئێران بە تێرۆریزم بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئیتر ئەو بایەخەی نامێنێت لە سیاسەتی دەرەوەی ئەمریکادا بایەخی ئەمریکا زیاتر لەسەر رووسیا دەبێ ئەوجا وەکو پێشتر باز دەکرا لەسەر کێشەکانی وڵاتی چین ناوەی جۆرێک بەمانای ئەوە نییە کێشەکانی تێرۆریزم داعش لە عێراقێ لە سووریای لە بەشەکانی دیکەی ڕۆژهەڵاتی ناوین لە بیرکرابیتن بەڵام داعش بە هەر جۆرێک بیتن دەکرێتن ئیدارە بکرێن دەکرێت کۆنتترۆل بکرێت مەسلەی ئۆکرانیا کاکە بڵێن ئۆکرانیا نییە شکستی ئۆکرانیا ئۆئی ئۆکرانیا نییە لە بەرامبەر رووسایە شکستی ئۆکرانیا شکستی ناتۆیە شکستی ئۆکرانیا شکستی ئەمریکایە لە بەرامبەر رووسایە و هەیمەنەی رووسیا بە هەما شێوەی تزاری بە هەما شێوەی یەکێتی سۆڤێتی پێشانێکە ئەو زەلامە خوێن ڕێژە پۆتین دەیەوێتن جارێکی دیکە دروستی کاتەوە ئەگەر لە ئۆکرانیایە سەرکەوتن بەدەست بینیتن هەیمەنەی ڕۆژ ئاوا دەسەڵاتی ناتۆ دەسەڵاتی ئەمریکا بە شێوەتی گشتی لەسەر ئاستی جیهانێ دەخێنە پەراوێز باشە دکتۆر ئەمە گوێمان لە سەرۆک بایدن بوو کەوتی ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا باجی ئەو هێرشەی خۆیەدا بۆ سەر ئۆکرانیا لە مەودای دووردایە لە ئایندەیەکی دووردا ئەدی لە ئایندەی نزیکدا چ باجێگەدا لە ئایندەی نزیک ژەم پێم وایە ئەوە دەستی پێکردێ ئێستاکە ئەو مرۆڤە دوور خراوەتەوە وەکو کەسێک پراوێز خراە لەسەر ئاستی جیهانێ ئەوەتە ئەوروپا هێلی هەوایی ئاسمانەکانی ئەوروپایان لە تیارەکانی رووسیای قەدەغە کرد دوێنێ ئەو بڕیاریدا ئاسمانەکانی ئەمریکای لە تیارەکانی رووسیای قەدەغە بکاتن ڕۆبل لە 16 دابەزیە کە ئاماژەی پێکرد هەندێک لە بانکەکانی رووسیای پارەیان تێدا نەمایە خەڵک کە پێویستیەکانی خەڵک جێبەجێ بکەن ئەوانە هەمووی لە وهلەی یەکەم دەبیدرێتن ئەو ئەگەر یارمەتیم بێەوە وەڵامی کۆماریەکان دەستی پێکرد با گوێمان لێبێ و دەگەڵێنەوەلات خویایەک و سەرۆک بایدن و پارتیاوی مەڤەگەریای ساڵی هەفتا و دەستپێکاش حیشتێ وەختا کوێ چاغێ ئاستا بۆهابوون و ئەنفلانسیۆنێ گەلێکی بلند بوو و ئارتێشا سۆڤێتێ وێ چاغێ دەخواست کۆ بگەرە سەر بەنکا جیهانی وێ چاغێ سەرۆک نکاری و سەرۆک دخواست کۆ ئەمریکا لەش دەرە و لە هەندڕ وش دەرە بکیەک لێ نکاری ئەو تێک چوو نکاریە بک لە ئەفغانستانێ بووی شکلی ژە ئەفغانستانی دەرکەت و ئەڤ یەک هشتک و ئەم و هەواڵبەندێن مە تێک یان ڕاستی مەترسیە وەرن لە کوریا باکوور ژی ڕەها ڕێل بەروانە وەهاژی چینە نۆهاژی
روسیا دەست به داگیرکردنێکە لەشکری لە ئۆکراینای دەست پێکردە عێریشەکە لە دژی دموکراسی و ئازادیە و قانونێ ئەمریکا بە هەموو ئەمریکی هەموو پشگیریە خەلکی ئۆکراینای دکن و لەوێ دەما و لە دژی زۆرداریە پوتین ji بۆ ئازادیا خۆشار دەکەن. لێ ئەم ژبیر نەکەن چێنا بە ئەم پاشگۆ بخوین تشتێن و هشت ئەv پوتین وێ وان کریارم بکن. لشونا ئامادە باشیا لەشکری ڕێڤەبەریە بایدن باڵ ددا سەر دروستبوونا سیاسی vêyekê buhayekî wê siyasî heye. Serok tiştek nedikir û hegirdikir jî pir caran dereng dihat. Niha demek ku Amerîka hêza xwe nîşan bide, niha demek ku Amerîka biryarder be, lê heger em li malê li hundir xwe lawaz bin, em nikarin ji derve bihês bin. Ji ber wilo ez dixwazim îşev bi ser vêyekê li gel we biaxivim. Amerîka gelek ev serok Biden gelek pirzgirêkên Amerîka paşguh xistiye, gelek pirzgirêkên ku bûne sedema zêdebûna buhayê gaz û benzînê. Heta niha rêjeya buhabûnê bi 5% zêde bûye û enflasyon gihiştiye asteke dîrokî. Wexta ez wekû dayikeke genc bûm, ez û mêrê xwe Kevin me dida berhev me bihev re alîkarî dikir ji bo ku em çawa zaroka xwe xwedî bikin. Wê çaxê jî gelek buhabûn hebû. Niha rêveberiya Biden bawer dike ku ev yek sedema pirzgirêka bilindkirina nirxan ji aliyê kampanyan lê ev pirzgirêka her kesî ye. Ez vêkê li cem her kesî bin li her malekê dê û bav rastî vê pirzgirêkê tên. Niha biryarên serok Biden hiştiye ku hemû nifş li Amerîka بوێ ئێش و ئازارێ هەست بکن. وەختا ئەز بووم فەرماندار وێ چاغێ وەختا مسوند خوار وێ چاغێ مسوند خوار و ئەز دووری پرزگرێکی خەلکێ نەخینم ji ber ku pirzgirêkê xelkê wek pirzgirêkên min im. Nehewjî diheribne her ji dervey dîs bajarê Washington derkeve û xelkê bibîne xelk çawa dijî her pirsêj xelkê bike pirzgirêkê wan çi ne astengên wan çi ne. Ez karim ştar bêjim çi di wê lîstê tune ew naxwaze ştar bêje ku iflaskirina vêyekê bersiva çareserkirina xelkê ye. Divê ji wer nebêjin wekû xelkê Amerîkî ku li mal rûnên kar nekin û em ê pera ji we re bişînin. Lê hinek wîlayetên ku destê demokrata dine wekû New Jersey û California û New York. Lê di sala borî de rêveberiya Biden piştgiriya wê yekê kiriye. Lê ji xêra Xwedê re ew ajendeya serok bi ser neketiye. Hindek endamên Partiya Serokan ku demokrat bi xwe jî got êdî bes e. Êdî bes e. Ne tenê li ser mesela xerciya ku Washington dike. Niha çîneke siyasî li Amerîka derketiye ku dixwaze Amerîka bike cihekî din ku tê de ji xelkê re bêje çawa bijîn, çawa hezir bikin û çi bikin çawa raborûnên. Rûya wan ji bo çareseriya nijadperestiyê ew e ku her kesî bi nijada wan destnîşan bikin. Ji xelkê re bêjin çawa zarokê xwe xwedî bikin û çawa wan bi xwendin bidin. Niha bûye dem ew ku tê de ew dixwazin ji xelkê re bêjin çawa bijîn. Lê li seranserê Amerîka ne fermandar û ne
و نە باژەرڤان و نە شارەدار لەبەر vêyekê radwestin nahêlin. Wexta ku ji şte û zarokê te dixwazin ku bi mask derkevin, ew maskan li xwe nakin. Lê xelkê Emerîkî li hêviye ye ku êdî nefesa xwe bikişîne û henenseyên xwe bikişîne. Niha em di demekê de ne ku tawan rêjeya tawanê gelekî bilind bûye. Gelek dozgerên demokrat piştgiriya wêyekê dikin û gelek demokrat dixwazin ku êdî rê li ber peşgiriya darayî bo polîsan bigirin. Her kes dixwaze ku her kar bike lê ne ji bo wan koçber û penaberên neqanûnî û ne yasayî kotên vî welatî bêk axat li vê dekê dibînin. Ne ji bo wan. Ev welat ne eynî welatî koberî salekê bû. Serok dixwast îro wêneyekê bide pêş lê rastî kiryarên wî ne li gor gotinê wî ye, ne kiryarên wî ne li ger sozên wî bûn gava goberî salekê bû serok. Lê alternatîv heye li seranserî cîhanê, li seranserî Emerîka fermandaran ku hakimên komarî û her wiha qanûnderên wan nêzîkî xelkên û dengên xelkên bilind dikin. Em dizanin ku pirsgirêkên me ji bo pirsgirêkên me biryarên bihêz pê divîne. Lê ne pêwîst e ku hikûmet vêyekê divê xelkê Emerîkî vêyekê bikin. Fermandarên Emerîkî rastî hemû qeyd û bendên COVID-19 dihatin lê me rêz li daxwaz û niyazê xelkê kir. Me zanî bû ku ev qeyd û bend ne bersiv bûn ji bo şerê korona û COVID-19. Tiştê ku bû, tiştê ku bûye û hîn jî dibe ku divan du salên dawî de dibe tiştekî nexirab, tiştê ku serê zarokê me tê li dibistanan. Mesela kêmbûna xwendinê, mesela depresyona ku rastî wê tên, gelek tiştên wan ku divan du salê wan de rastî kêmaniya hatine gelekî zehmet. Ji ber wilo Iowa bû yekem wîlaye li Emerîka ku dibistanên xwe veke. Ez ji aliyê çepgiran, ez ji aliyê dezgehên ragihandinê ve rastî êrîşa hatim lê ew biryareke baş bû. Vekirina me dibistanan an ku hiştina dibistana vekirî gava destpêkê bû ji bo ku Iowa bibe nimûneyek ji bo wîlayetên li seranserî vî welatî. Komarî xwediyê wê baweriyê ne ku êdî dê û bav mafê wan heye ku zanibin zarokê wan çi dixwînin yan çi tên perwerde kirin. Mafê dê û bavan heye ku di jîngeheke ewle û aram de bijîn. Lê rêveberiya Biden qebûl nekiriye ku sînorê me ewle bike. Qebûl nekiriye ku piştgiriya deryayî bike ji bo rê li ber qaçaxtiya neqanûnî bigire. Qebûl nekirine ku te biparêzin. Tiştê ku Arizona û Texas dike, ez û fermandarên komarî ji çend wîlayetan me pere şandine ji ser sînor û bi rastî jî em çûn ser sînor. Tiştekî ku heta niha ne serok û ne cîgira serok ev yek nekirine ji wexta ku hatine serdeselatê. Abûriya me di rewşeke gelekî xeter de ye. Li vê dema ku demokrat li Washington DC pereyan bi budceyên mezin xerc dikin, em dizanin ku xerckirina pera li ser xelkê gelekî baştir e li ser bürokrasiyê. Îro li wilayeta Iowa min qanûneke nû êmze kir ku rêjeya bacedanînê 3.3 sadî kêm kir. Ev yek jî ji berî 3 sala de bi gelekî kêmtir ye. Li
ڕێژەیە بەلکی نها و کۆشکەسپی نەدەستێ کۆماریا دەبێت لێ نەها ئەم هەر تشتێ دەکەن ئەو داگۆ ئەو ڤالاهیا ڕێبەرتیە داگرن لەسەر پرزگرێکن و زیانێ دگهینە ژیانە ئەمریکیان ئەم پێشەنگیە دەکەن ئەم ڕێبەرتیە دەکەن ئەم ماڵباتان دپارێزن ئەم جڤاکان دپارێزن ئەم قانونێ دپارێزن ئەم هەوڵ دەدن کۆ پاراستنە سوتەمەنیە لە ئەمریکا بکەن پاراستنە ئەنێرژێ لە ئەمریکا بکەن یا هەری گرنگ ئەم ڕێزێ لە ئازادیاتە دەگرن لە دوومە ئاڤاهیا کۆنگرێسە ئایاوایی لور ئازادیامە تێ پاراستن و تێ پیرۆزکردن ئەڤ نەتەنێ گوتنین ڤالانە ئەڤایە باوەریە کۆ باشتی و هێزبوونا vê ویلایەتی و vî وڵاتی di xelkê wê de ye ne di hikûmetê de ye nabe ku her sibeh tişxewra be û tu xemdar bi ka wê hikûmet wê çi gavandin bike ji bo zarokê te yan jî ji bo karê te em wekû kesên karbidestên hilbijartî heger em karê xwe bikin û karê xwe dikin kar têkirin xelk karên xwe dikin xelk jiyana xwe berdewam dikin divê em rê li ber xelkê negirin û rê li ber azadiya wan negirin ev tişta ku ez pê baweriyê pê dikim ev tişta ku komarî dikin û baweriyê pê dikin ez gelekî derfeteke mezin ji bo min e ku ez fermandara wîlayeta Iowa me ku xelk ji cihê xwe hez dikin ji hev hez dikin wek dibêjin Iowa tiştekî xweş e lê nehewceyê ku tu ji Iowa bi heta ku tu bi van nirxan bijî ev nirx li seranserê Amerîka hene di sala dawî de me hemû baweriya xwe xistiye welatiyên Iowa de û wan jî ez têk nebirime ez vêkê daxwaz ji serok Biden jî daxwaz dikim ku baweriya xwe bi xelkê Amerîka bîne xelkê Amerîka nîşan daye ku berdewamê Amerîka ne li ser wêkê dibîne kî koşka spî de kî seroka lê kî li Amerîka dijî ev welat ji bo jiyana vî xelkî ye ji bo parastina te ye ew yekîtiya van wîlayetên me bi rastî bihêze gelek spas Xwedê we biparêze û Xwedê Amerîka biparêze لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە بەردەوامین لەسەر ڕووماڵی تایبەتی وتاری State of the Union کە یەکەمین جار بوو سەرۆک بایدن ئەم وتارە پێشکەش بکە پێش کەمێک گوێمان لە وەڵامی کۆماریەکان بوو ئەڵبەتە ئێوەی ئازیزیش دەتوانن هەم بینەر و هەم گوێبیستی ئەم ڕووماڵە تایبەتە بن لە ڕێی پلاتفۆرمەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکاوە هەروەها لە ڕێی کەناڵی NRTەوە کە ڕاستەوخۆ پەخش دەکرێت دکتۆر کرمانج وتاری کۆماریەکان چ شتێکی سەرنج ڕاکێشی تیا بوو کە بڵین بەرپەرچی وتارەکەی سەرۆک بایدن دەداتەوە وای لە گوێگرتن لە خانم کیم ڕۆنالدز والی گەڤەرنەری ئۆهایۆ ئەو هەرسە لە لای من دروست بوو دوو حاڵەت دەکرێتن تاریفی قسەکاریەوە بکرێت یەکیان یا ئەوەیە کە ئەسەن گوێی لە گوتارەکەی پرێزیدەنت بایدن نەبووە ئەمشۆ ئەوی دیکەشیان جودا لە هەر حەقیقەتێک کە ئەو مرۆڤە باسی کرد ئەو لایەنانەی لە ئاستی ناوخۆیی لە ئاستی دەرەوە باسی کرد شتەکانی دووبارە دەکردەوە بە جۆرێک کە ئەسەن بایدن بە جۆرێکی دیکە بە پێچەوانەکە قسەی کردبیتن لەبەر هەندێ من پەیامەکەی کۆماریەکان بە پەیامێکی
سەرپێیی و بێویژدانانە دێت. هێرۆ لەسەر دۆسەی ناوخۆیی هیچ زێتکردنێکیان نەبوو کۆماریەکان بۆ وتارەکەی سەرۆک بایدن؟ بەڵێن زیاتر تیشکی خستە سەر بابەتی گرانی فەرمانڕەوای ئایەوە تیشکی خستە سەر بابەتی گرانی لە ئەمریکا و هەروەها بەخێو جۆری بەخێوکردنی مناڵ و هەروەها ئازادیەکان کە باسی لەوە ئەکرد کە دیموکراتەکان زیاتر ئەیانەوێ ئازادیەکان نەک باس لە دیموکراتەکان ئازادیەکان زەوتکەن زیاتر باسی لەوە کرد کە ئەوان وەکو کۆماریەکان لەگەڵ ئەوەیان کە خەڵک بە ئازادانە بتوانن مناڵەکانی خۆیان پەروەردە بکەن و بۆ شێوە هەروەها باسی لە بابەتی خوێندنیش کرد کە باسی لەوە کرد کە خوێندنگاکان پێویستە بکرێنەوە هەرچەندە سەرۆک بایدنیش لە وتارەکەی جۆمان لێبوو ئاماژەی بۆ کرد بەڵام زیاتر ئەمە بەستی ئەوە بوو کە پێشتر خوێندنگاکان داخرابووە ویلایەتەکەی ئەو یەکەم ویلایەت بوو کە خوێندنگاکانی کردەوە لە پاش کۆرۆنا و ئەو شتانە هەروەها باسی لەوە کرد کە پێویستە بپارێزرین پێویستە سنوورەکانمان بپارێزرێت ئەمەش زیاتر مەبەستی لە پێم وابێ مەبەستی لە بابەتی با بڵین یاسای کۆچبەرانی سەرۆک بایدن بوو لەو بابەتەوە و هەروەها خاڵێکی تری کە دەمەوێت بگەڕێمەوە سەر بابەتەکەی سەرۆک بایدن کە ئاماژەی پێکرد یەکێک لە شتەکانی کە سەرۆک بایدن لە کاتی هەڵمەتەکانی هەڵبژاردندا زۆر جار کۆماریەکان باسییان لەوە ئەکرد کە ئەیانوت بودجەی پۆلیس کەمەکاتەوە بەڵام سەرۆک بایدن لە وتارەکەی ئەم شەویدا ئاماژەی بەوە کرد کە بودجەی پۆلیس زیاد دەکات و داوای پشتیوانی کۆنگرێسیشی کرد بۆ زیادکردنی بودجەی پۆلیس بەڵام ئاماژەشی بەوە کرد کە ئەو زیادکردنی بودجەیە بۆ مەشقوڕاهێنان و هەروەها بۆ ئەو شتانە زیاتر بەکارهێنرێت. بەڵێ ساڵح بێمە لای تۆ لە دۆسەی ئۆکرانیادا بە تایبەتی کۆماریەکان چ شتێکی زیاتریان پێشنیاز کرد کە سەرۆک بایدن نەیکردبێ؟ بڵێن ئەس دەبێژم ینی گۆتارە کۆماریان هەر دە چارچەوەیە سیاسەتە کۆماریان دەبوو ینی ئەم بێژم فەرماندارە بەرپرسا کۆماریە ویلاتە ئایوە دە چارچەوەیە سیاسەتە کۆماریان ینی ڕێڤەبرنا ڤان دۆسەیان دەبوو بەحسای ئوکراینای کرد لێ تشتێکی زێدەی بربەچاو کۆ بایدن بەحس نەکرد بوو تنە بوو نزانم باوەکی ڕاستە ڕاست چژ بایدن دەخواست بایدن باوەکی ئاشکرە و دەستپێکە ئاخافتنەخوا بەرفرەهی بەحسای ئوکراینای کرد لێ تشتێک و بایدن بەحسێ نەکرد بەرپرسە کۆماری بەحسێ کرد ئەوە ئەفغانستانێ بوو ئەو مەترسیە کۆ گۆتی ینی ڤەکشینە بووی ئەوایی کوژ ئەفغانستانی بوو ینی مەترسیدا سەر ئەمریکا خالەکە دنە کۆ gelekî Biden behsa wê nekir komariyan daxaftena xwe da behsê bikire wija doseya koçberan e ew koçberên neyasayên ku li ser sînorê başûrê Amerîkayê derbasî Amerîkayê dibin ku wê jî got yanî ewlekariya netewî ewlekariya niştemaniya Amerîkayê dixe metirsiyê de em dizanin ku evana doseyên ku berê komarî û demokrat li dora wan nelehevin yanî her hêro jî behsa wekê kir perwerde mesela siyaseta danûstandina serederiya bi pîvanên rêgirtina koronayê ra danîna maskan û vaksînkirin û ev tiştane yanî di derveyî siyaseta komariyan de tiştekî ew her rasterast li dijî em bibêjin li derveyî ku merî pêşbîniya ji komariyan bike nebû ez dixwazim divê derbarê de bibêjim ku Dr. Kurman ji gundî behsa wekê kir ku wê nexwendiye yan temaşe nekiriye na ez dibêjim komarî berê teksta wê berê axaftina serokê ku em bêjin gotara salane pêşkeştê berê dixwînin pişta bersiva wê didin yanî çê nabe nexwend dibe çê nabe temaşe nekiribe divê xwendibe ji bo zanibê bersiva wê bidê. Dr. Kurman cenab çî delê من مەبەستی منەوە نەبوو لەوەی کە کاک ساڵح دەڵێتن ئەمر دەڵێم وای ڕەفتار کرد کە بە جۆرێک بەو جۆرەی کە وەڵامی کۆماریەکان لە بەرامبەر گوتارەکەی پرێزیدنت بایدن بە جۆرێک وای قسە کرد تەواوی ئەو شتانەی ئەو ئاماژەی پێکرد پرێزیدنت بایدن لەسەری ڕاوەستا تەواوی ئەو بابەتان کە دێتن شتەکانی بە پێچەوانە دەکردەوە مەبەستی من لەوە بوو کە وەکو ئەوە کەسێک ڕەفتاری کرد کەسێک قسەی کرد کە
ئەسە گوێی لە کورمانج داوا لێ برنێت کەم ینی مژی من نەخواست ئەز ناخوازم دژبەریەتە بکەم بەس متخۆش بینە ڕاوەیەکێ ڕۆنی بکەم ینی کۆماری بەرسڤ دموکراتە بدن یان دموکرات بەرسڤەوە بدن پێویستە بەرێ بخوێنن بەس بۆ ڕۆنیکردن بۆ بەڵام وەکو دکتۆر کرمانج ئاماژەی پێکرد ینی مەبەستەکەی ئەوە نەبووە کە وتارەکە ینی ئاوان نیان خوێندوێتەوە مەبەستی ئەوەیە ینی خوێنبێت یانۆیانیان خوێنبێتەوە ئەوان بڕیاری خۆیان پێشوەخت داوە. دکتۆر کرمان چاوەڕوان دەکرێت کۆماریەکان ینی لەم ماوەی تری سەرۆکایەتی بایدندا پشتیوانی هەندێک لە پرۆژەکانی بکەن؟ ڕوامەکە بە تایبەتی لە ئێستا کە تا میترم کۆنگرێز ئەندامانی کۆنگرێس هەڵدەبژێردرێنەوە بڕوان ناکەم کۆماریەکان هەندە مەیلی هاوکاریکردنی پلانەکانی پرێزیدنت بایدنیان نابیتن ئەگەر ئەو مەیلی هاوکاریکردنە نەبێت کەواتە دابەشبوونی ئەمریکا هەتا ئێستا خۆی ماوەتەوە ئەو دابەشبوونە سیاسی کە لە 4 ساڵی سەرۆکایەتەکەی دانەڵد ترامپ دابوو. کاکە بڵێن ئەگە تەماشای کۆماریەکانت کردبی ئەو شۆکانێ وەختی پرێزیدنت بایدن قسەی لە پلانەکانی خۆی دەکرد زۆر بێهەز بوو ڕکاردانەوەیان نەبوو بە هیچ جۆرە. بەڵێ لە کاتێک کە باسی دۆسەی کۆچبەرانی کرد و کۆچبەری نایاسایی تێت کرۆس کە ئەندامێکی کۆماریەکانە نەک هەر چەپڵی لێدا بۆ بایدن بەڵکو هەڵسایە سەر پێش دکتۆر. تۆ لە یەک لەو هەموو ئەندامانەی کۆنگرێسی کۆماری ئەگەر نەفرێک هەڵسێتەوە پشگیری لە من بەزەوم بینی ینی لەوانەیە خەڵکی کەژە سابن کابێنیان لەسەر نەبوو بێ. بەبەستی من لەوەی ئەوە بەو جۆرەی کە ئەوان نیشانیاندا لەو کاردانەوەی لە بەرامبەر بۆتەکانی پرێزیدنت بایدنی بە تایبەتی لە مەرپلانەکانی ئاوا نەبوو ئەو دیدەی لێ ببیندرێتن کە ئەوانە بەمەیلێکی تەواو هاوکاری پلانەکانی ڕۆژەکانی ناوخۆی پرێزیدنت بایدن دەکەن. دیتر لەسەر مەسەلەی ئۆکرانیا هەموو یەک دەنگبوون هەموو یەک ڕەنگ بوون زۆر بە حەماس چەپڵیان لە بۆ هەڵوێستی پرێزیدنت بایدن لێدەدا. بەڵام لە بواری پلانی نێوخۆیی مەسەلەکە لێرە سیراعاتی حیزبیە ئەوان نایانەوێتن هەر شتێک بیتن لە پلانەکانی بایدن پشتگیری بکەن چونکە دەیانەوێتن جارێکی دیکە کۆنگرێز وەرگرنەوە دەیانەوێت جۆرێک گوار ڕەفتار بکەن پرێزیدنت بایدن بە جۆرێکی لاواز لە بەرامبەر ئەمریکایان نیشان بدەن. ئەوەش بەڵێ یەک پرسیارم هەیە بۆ هەرسێکتان چی پێشبینی دەکەن؟ ئایا لە دوای ئەم وتارەی ئەم شەوی سەرۆک بایدنەوە ئاستی پەسەندکردنی کارەکانی سەرۆک بەرز دەبێتەوە یا وەک خۆی دەمێنێتەوە یا نزمتر دەبێتەوە؟ دکتۆر کرمانج فەرموو بە کورتی. گوتارەکەی پرێزیدنت بایدن گوتارێکی زۆر سەرۆکار نەبووە. من پێم وایە خزمەتی دەکاتن. بەڵێ بەڵام ئەگەر خزمەتی نەکات لەوەی ئاستی شخصیەتی بچێتەوە سەرم بڕوان ناکەم کارێکی وای لێ بەدی بکرێتن. هێشتا پاپیارەتی شخصی دابەزێنی. هێرۆ تۆ چی پێشبینی دەکەی؟ بەڵێن وەکو پێشببینی نازانم بەڕاستی چۆن ئەمریکایەکان لێکی ئەدەنەوە، بەڵام ئەوەی کە من هەستم پێکرد لە وتارەکە ینی سەرۆک بایدن لە هەمان کاتە هەوڵی ئەدا هەم کۆمارەکان هەم دیموکراتەکان و هەم پێشکەوت و خوازەکانی ناو دیموکراتیش بتوانێت ڕازی بکا بە وتارەی. بەڵێ ساڵح بەڵێن ینی ئاخەفتنە بایدن ئاخەفتنەکە باش بوو ئاخەفتنەکە بچاوێ وەکوێ لە گۆر چاودێران gelekî baş bû lê careke dijî me got her partiyek siyaseta xwe birêve dibe û komarî jî li ser ya xwe dimînin. Ez bawer nakim wê yekser karibe tiştekî rasterast biguhere renge bi demê re karibin hevkariyê hevra bikin. بەڵێ ساڵە هێرۆ دکتۆر کرمانج سوپاس و پێزانینم کە تا ئێستا لەگەڵماندا مابوونەوە
زۆر سپاسان دەکەم لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ڕووماڵێکی تایبەتی وتاری ساڵانەی سەرۆکی ئەمریکامان پێشکەشکردن جۆ بایدن سەرۆکی ئەمریکا یەکەم وتاری ستیت ئۆف دە یونیەنی لە کۆنگرێسی ئەمریکادا پێشکەش کرد و دواتریش کۆماریەکان وەڵامی خۆیانیاندایەوە ئەم ڕووماڵە تایبەتە دەتوانرێت لە پلاتفۆرمەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکاوە هەم ببینن و هەم گوێبیستیشی بن لە بیریشتان نەچێت لە NRTش ڕاستەوخۆ پەخش دەکرا و ڕۆژی چوارشەممەش کاتژمێر حوتی بەیانی بە کاتی واشنگتن ڕووماڵێکی تری تایبەتتان پێشکەش دەکرێتەوە هەر لە خۆشیە جێتان مێڵی.